شەوتان باش بەخێر بێنەوە بۆ سپەیسێکی دیکەی ڕوودا و ئەم شەو لەسەر بابەتێکی زۆر هەنووکەیی قسەکەین. ڕووداوەکە گەرمە و کاردانەوەی زۆری لێکەوتوتەوە. لەم بابەتەوە قسە لەسەر کۆی ئەو بابەتانەی دیکەیەکەین کە لە ماوەکانی ڕابردووە ڕوویان داوە پەیوەست بە کوشتن و بەشێکی زۆریشی لەم ماوانەدا کوشتنی گەنجان زیاتر کراوەتە ئامانج. هەر لە ڕۆژانی ڕابردووە لە هەولێر دوو کچی گەنج بەدەستی کوڕێکی گەنج کوشران و کوڕێکی گەنج دیسان لە سەمسەماڵ کوڕێکی دیکەی گەنجی کوشتووە. لە دوای ئەم ڕووداوانەوە ئەوەی کە دروست بووە گفتوگۆیەکی فکری زۆر توندە لە نێوان گەنجان. دوو بەرەییەک دروست بووە، دابەشبوونێک دروست بووە. ئەم دابەشبوونە خەریکە سەر ئەکێشێ بۆ گفتوگۆی زۆر توندتر کە بێگومان وەکو لە ڕاگەنداوەکەی ئاساییشە هاتبوو. ئەو ڕووداوەی کە بە کوشتنی ئەو گەنجە خواناز لە سەمسەماڵ کۆتایی هات لە ئەنجامی گفتوگۆی تند و لێکتێنەگەشتنەوە ڕوویداوە. من ئەم شەو لێرە پێشەوا بەختیاری هاوکارم لەگەڵە ئەو چووەتە شوێنی ڕووداوەکە مەیدانیەن لەگەڵ خەڵکی ناوچەکە قسەی کردووە، لەگەڵ کەسوکاری قسەی کردووە، باسی ئەزمموی ئەوەی کە بینیوێتی بۆمانە گێڕێتەوە. دکتۆر حسێن ڕابیم لەگەڵە لێرە، هیوادارم بتوانێ من بانگەشتم کردو بۆ قسەکردن بتوانێ قبوڵی بکات، کێشەی تەکنیکی بۆ دروست نەبێ لەگەڵما و هەروەها دکتۆر ئەحمەد کەرکوچیم لەگەڵ دەبێ و کاک داناشوانیشم لەگەڵە بێ ئەو کۆمەڵناسە و سەرۆکی کۆمەڵناسانی کوردستانە. من مایکەکەم ئەدەم بە پێشەوە بەخێر بیت، پێمان بڵێتەوە ئەمڕۆ چوی لێکۆڵینەوە لە ڕووداوەکە بکەی. هەڵبەتە پێش ڕاگەنداوەکەی ئەنجومەنی ئاسایشی ژێمە کۆمەڵێک زانیاریمان ئەزانی، بەڵام دواتر ئەنجومەنی ئاسایش هەموو پەردەکانی لادا و قسەی خۆی کرد. ئەوەی کە زیاتر لە 24 کاژێر بوو لە تۆڕە کۆمەڵایەتەکان دەساودەسیە کرد گومان بوو، ئێستاکە بوو بە قسەیەکی فەرمی دەستگا ئەمنیەکان. ئەوان ئەڵێن کوشتنی خواناز لەسەر جیاوازی بیرروڕای ئاینی بووە. تۆ لەوێت چیت بینی پێمان بڵێ تاوەکو میوانەکانی دیکەمەکەن. پێشەوە تۆ گوێت لە دەنگی منە؟ ئەگەر گوێت لە دەنگم بێ ئێستا دەنگ باشە کاک بڕا. باشە، مایکەکەم داوە بە بەڕێزت باسی ئەوەمە کرد کە تۆ خۆت چویتەتە شوێنی ڕووداوەکە و لەگەڵ خەڵکی ئەوێ و لەگەڵ کەسوکاری و لە پرسەکەی دابوویت. چیت بینی لە پێمان بڵێ و چیت بیست؟ زۆر باشە کاک بڕا، سوپاس هاوڕێیان ئەم کاتتان باش. من بە کورتی ئەمەوێت باسی ئەو دەرەنجامی و لێکۆڵینەوە ڕۆژنامەوانیە بکەم کە ئەمڕۆ لەسەر ڕووداوەکە کردومانە. سەرەتا لەوە دەست پێکەم کە لە کاتی چوونم بۆ چەمچەماڵ یەکسەر چوومە پرسەی خواناز وەکو پرسەی ئەو کەسانی دیکەی هاوشێوی خواناز کوژرانیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاردانەوە و دەنگۆیەکی زۆر بەدوای خۆی دادەهێنێ. ئەو قەرەباڵغی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەبوون لەسەر ڕووداوی کوشتنی خواناز لە پرسەکەی نەبوون، تەنیا خزم و ناسیا و کەسە نزیکەکانی لە پرسەکە ئامادە بوون، جگەر لەوەی کە بەشێک لە هاوڕێ هونەرمەندەکانی لەوێ ئامادە بوون. گەرنا ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بازەکرا لەوێ نەدەبینرا لەبەرەوەی خەڵک زۆر کەم بوو. من لەگەڵ باوکی خواناز قسەم کرد پێش هەموو شت، گفتوگۆیەکمان کرد. ئەو پێی گوتم کوشتنەکەی خواناسی کوڕم وەکو کوشتنەکانی دیکە دەبینم کە ئێستا لە هەرێمی کوردستان بوون بە عادەت و بە تەقالید کە هەر ڕۆژە لە شارێک کوشتنێک ئەنجامەدرێت. لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە باسەکرا کە جیاوازی بیرروڕای ئاینی بووە، خواناز زەبەر کێشەی ئاینی کوژرا. منەوە لەگەڵ باوک و کەسوکارەکەی زۆر باز کرد.
ئەوان گوتیان ئێمە هەموو خانەوادەکەمان ئاینین و بیرروڕایەکی ئاینی زۆر باشمان هەیە. ئەوەی کە بۆم دەرکەوت کە سوکارەکەشی دانیان بۆ دانا کە خواناس ڕاستە بیرروڕای ئاینی جیاوازە لەگەڵ کە سوکارەکەی و لەگەڵ کۆمەڵگاشە، بەڵام ئەوان دەیانگوت هەر لە سەرتاوە کە هەستمان بۆ کردو بە ڕوونی و بەنهێنی ئەو دژی ئاین بوو بێت یاخود پەیڕەوی ئاینی ئیسلام نەبوو بێت، ئێمە هەوڵمان داوە مامەڵێکی دروستی لەگەڵ بکەین هەتاوەکو و کاتی کە خۆی چۆن باوەڕی بەوەیە کە باوەڕی بە دین و ئیسلام ئاینی ئیسلام نەبێ ئاواش باوەڕ بێنێتەوە کە مسلمان بێت. بەڵام نەمان هیچ تونند و جوچێکمان لە بەرامبەر نەکردو هیچمان بەرامبەر نەکردووە. بەڵام ئەم کوڕێکە ماوەیەکە خواناسە ناسێت و چەند جارێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر فکری جیاواز لەسەر ئاینی ئیسلام گفتوگۆیان کردووە، لێک تێنەگەیشتن هەبووە لە نێوانیاندا بەهۆی ئەوە دەمەقاڵی بڵین نووسین و تەلەفۆن هەبوو لە نێوانیاندا. ئەو هۆکاریەوە بکە ئەو کوڕی کە ئاسایش بە حرف ناوەکانی هێناوە وا بکات کە بە بەرنامەدا ڕێژاوی یاخود بە چاودێری خواناس بکات هەتاوەکەوەی کە ئێواری ڕۆژی پێنجشەممە بە دەست ڕێژی بوو لە ناوبازاری چەمچەماڵی کوژێت. هەڵبەت ئاگداریەوە بوو کە خواناس دە سلێمانی لە چەمچەماڵ نەبوو لە هەرێمی کوردستان نەبووە و چاودێری ئەوەی کردو کە گەڕاوەتەوە چەمچەماڵ و ڕۆژ دوو ڕۆژ بووە کە پێش کوشتنەکەی بگەڕێتەوە لێو چاودێری کردووە هەوڵی پەیوەندیکردنی پێوەدا بۆی دوجار کە زانیوێتی چۆتە ئەبێ کوشتوێتی من ئەو کەسانی لە شوێنی ڕووداوەکە بوون ینی لە ناو جەرگی بازاری چەمچەماڵ بوو لە نزیک دوکانێکی جلوبەرگ فرۆشتن بوو کە بە پێی گوتەی باوکی خواناز چووە جلوبەرگی جەژن بخرێت ئامادەکاری بۆ جەژن بکات بوو جلوبەرگ بووە پێداویستەکانی جەژن بکرێت بۆ ماڵەوە کە خواناز ژیانی هاوژینی پێکێنا و باوکی منداڵەکە. لەو کاتیان لە خەڵکەکەم پرسی لەو دوکاندارانم پرسی ئەوت ئێمە شۆک بووین لە ناکاو ماتۆسکیلێک هات و ئەوەی گولەی لەناو دەمانچەکەیدا هەبوو تەقاندی بە ئاراستی کەسێک و کوشتی ئەو کەسێکە بیندراوە و خەڵک لێ بینیوێتی کە قسە لەگەڵکردن دەیان گوت هیچ شکل و سیمای ئەوەشی نەبوو کە ئەمە کەسێکی تونڕۆ بێت یاخود کەسێکی ئیسلامی بێت کە هەندێک بەشێک لە ئیسلامیەکان بۆ دەناسرێنەوە ڕیشێکی درێژانە یاخود سمێڵیان ئەو شتانە نەبووە تەنیا ئەوە بێت کەسێکی گەنجێکی ئاسایی بووە لەسەر ماتۆسکیلێک بووە تۆ دەستڕێژی گولەی کردووە. خەڵکم پرسی ئەم بیرروڕای جیاوازی ئاینی لە چەمچەماڵ ئەوەیە کە خەڵکی لەسەر بکوژرێت ئەوان بە منیان گوت کە لەوە ئەچێ دەمە خواناز یەکێک بێ لەوانی کە باوەڕی بە دینی ئیسلام نەبێت یاخود باوەڕی بە هیچ ئاینێک نەبێت دەیانی دیکە هەن لەم شارە شایانی کوشتن و بڕین نین و دژی ئەوەین کە کەسێک لەسەر بیرروڕایەکی جیاواز ئازار بدرێت یاخود بکوژرێت. بۆیە هەموو دژی ئەوە بوون و ڕووداوەکەیان بەلاوە نامە و جیاواز بوو دەیان گوت ناوی چەمچەماڵ بە ناوێکی دیکە ڕۆشتووە بەڵام لەگەڵ حاڵەتێکی ئاوە بەم شێوازە هەمومان نیگەران و دڵشکاوین بەم بابەتە. من لەگەڵ ئامۆزایەکی خواناس قسەم کرد وردەکاری بابەتەکەم لێ پرسی ئەو پێی گوتم کە ئەمە بە تیرۆر ناوەبین ئەمە تیرۆرێکە کە بەرنامە بەرداڕێژراوە ئەوە نەبووە کە لە ناکاو دەمەقاڵەیەک بوو بێت و تووڕەبوونێک بێ بۆ کار ئەوە بێت کوڕەکەمانی کوشێ بەڵکۆم کەسە پلانی داڕشتووە بە وردی چاودێری کوڕەکەمانی کردەوە وەکو کاتی لەوێ کوشتوێتی تەنانەت پاش کوشتنی خواناس ئەو کوڕە کە ئاسایش بە حرف ناوی هێناوە 4 کاژێر دوای کوشتنەکە لە پتۆری کۆمەڵایەتی فەیسبووکی خۆی پۆستێکی کردووە لە پۆستەکەیدا نووسیوێتی نایڵم کەس قسەی هەڵە یاخود جنێ و بە پێغەمبەری ئیسلام دادەوری پای لەسەر بێت وەکو شانازیەک بە شێک لەوانی کە بینیویانن لە پتۆڕە کۆمەڵایەتیەکان باسی دەکەن کە ئەو گەنجە بە شانازیەوە باسی کوشتنەکەی کرد و تابعی لە کوشتنی خواناس کردووە. ئەو دەیگوت ئەمە بەرنامە بەداڕێژراوە ئامۆزاکەی خواناس و پاش ئەوەی کە ئەوەی کردو شانازی بە کوشتنەکەشی کردووە ینی بە ئاشکرا خانەوادەکەشی هەڵهاتوون لە چەمچەماڵ و کوڕک بکوژش هەڵاتەوە تەنیا ئەوە نەبێت کە برایەکی هیچ پەیوەندێکی بە بابەتەکەەوە نەبووە دەستگیر کراوە لە چەمچەماڵی هێزە ئەمنیەکان باشە پێشەوە من جارێکی دیکە مایکەکەت ئەدەمەوە کاک نوێنەر تۆش بە خێر بێ ببوورە جارێکی دیکە مایکەکە دەمەوە پێشەوە بەڵام لێرە دکتۆر حوسێنم لەگەڵ کاکدانا ئەو دوانیش بە خێر بن. دکتۆر حوسێن لە مایکەکە دەمە بەڕێزت تۆ پێمان بڵێ خواناس کە پێشتر بیرروڕای خۆی دەرەبڕی لە یەکێک لە ڤیدۆکانیە کە
زۆر دوای کوژرانی دەساودەسی پێکرا لەسەر کوشتنی کچێک لە هەولێر قسەکە ئەڵێ هیچ تاوانێکی ئەوە نییە ڕۆح لە مرۆڤێک بسەنیتەوە. هەڵبەتە ئەم قسەی ئەگەر ئەوەی ئێستاکە لە ڕاگەندراوەکەی ئاسایشە هاتۆ لەسەر جیاوازی بیر و ڕای ئاینی لە بینی کۆتەیشنا کوژرابێ، ئەم قسەی خواناز لەگەڵ دەقەدینیەکە شایەکە گرێتەوە کە هیچ شتێک بەقەت ینی ڕوخانی کابەش لە کوشتنی مرۆڤێک ئەوەتر نییە، گەورەتر نییە و ئەهمیەتی زیاتر نییە. پێمان بڵێ ئەو کوشتنە چیمان پێ ئەڵێ بۆ ئێستا لێسەنەوەی ڕۆح ئاوا ئاسان بوو بەڕایتەوە؟ زۆر سپاس کاکە بڕوا جا نازانم گوێتانە دەنگی من هەیە یانە؟ بەڵێ دەنگە زۆر بە باشی ئازیزم بەداخەوە ینی نا ئەو قاتڵەکە ئەو موسڵمانەیە وەنا ئەو کوژراوەکەیش ینی بە بێدینە، ینی ئەمە خۆمە نەزانینە لە مشتەمای کاژین کە کولتورەکەی بە تاوەتی ئیسلامیە، تەنانەگە تۆ نوێژی نەکەی ڕۆژوش نەگری ڕەخنە لە ئاینیش بگری هەر لەو چوارچێواژی ینی هەنێ قیەم هەیە هەنێشت هەیە ئۆتۆماتیکی خۆت ڕعایەتیەکە. ئەمە منی گەرمەوە بۆ فەزایە کە تیاژین بە قاتڵێکە مجرمێکە کەسێکی کوشتووە حەزی لە کوشتن بووە و ئاتووە بە دوای بیانوێکە گەڕاوەکە کەسێ بکوژێ و ئەو بیانوە لەو فەزایە بۆی دروست بووە کە بەداخەوە سێ کوچکەی کە من هەمیشە ئەوەی کە لە کوردستانە فەرمانڕەواییەکەم ناوم ناوە سێ کوچکەیە کەم سێ کوچکە دەرەبەگەکانن، حکومڕانن بەڵام ڕەفتاری دەرەبەگایەتیان هەیە، مەلاکانن کە دەستگای دینە و کۆمەڵێ سەرمایەدارن کە تەبانم سەرمایەدارن پێیان کۆمبرادۆر و ئەم سیانەن ئەم فەزایانە کۆنترۆل کردووە بە شێوازێکیان لێ کردووە کە تۆ هەمیشە هەست بە هەنێ مەترسیەکەی، هەمیشە ترسی کوردستان بڕوخێ، هەمیشە ترسی ئاینەکە و لە ناو بچیە، هەمیشە ترسی شەرەفن نەمێنێ، هەمیشە ئەم فەزای کە ئەم سێ کوچکە دروستیان کردووە ئەبێ بەهۆی ئەوەوە کە کەسانێ لەو فەزایە بەلاڕێدا بچێن و تاوانی گەورە بخڵقێن، ئیتر چ ژن کوشتن بێت چ کچ کوشت بڵێن ئەوەی کە خۆی ناوی ناوە لە ڕێی ئیسلامە هەستێ گەنجێکی جوان، گەنجێکی هونەرمەند و گەنجێکی ڕۆشنبیر بەو شێوازە ژیانی لێ بستێنێتەوە. ئەوە ئەم فەزایە کە ئەم سیستەمە حکومڕانیە بەبێ بڵێن حکومڕانیەکەش بڵێن ئەم سیستەمە ئەم دەستگا ئەمنیانە کە دەستگا ئەمنیە حیزبیەکانن دروستیان کردووە بەداخەوە هۆکاری سەرەکی ئەم تاوانەیەکە ڕووی داوە. ئێمە کۆمەڵە مەلا بینینە مەلایەنە ئەڵەی لە هینێکی ئەمنیان ینی لە بڵێن بە شێوازە لەباری ئەمنیە و پارێزراون هەرچی حەزیان لێ ئێڵێن، هەرچی حەزیان لێ ئێڵێن و کەس پێی ناڵێ کاکە تۆ خەریکی مجتەماعەتیەکەی، تۆ خەریکی خەڵکانە دێ بۆ توندوتیژی. ئەم دەستگای دینە من مەبەستم لێران لە مەلا و مەلایەنە نییە کە پێشنوێژێکەکەن و نەسیحەتی خەڵکەکەن و ئەم جۆرەشتانە کە هەمیشە لە کۆمەڵگەی کوردیا هەبوون و جێگای ڕێز و تەقدیر بوون، وەسمەوانە نییە، وەسم کۆمەڵێکی ترن کە موسسەیان هەیە، موسسەیە لە پشتیانە، شتێ لە پشتیانە کە بە کەیفی خۆی لە تۆڕە کۆمەڵایەتەکان کەراهەت و شتی ژەهراوی بڵاوەکەنەوە تەبعاً کۆمەڵی خەڵک هەن هەمیشە ئامادەی وەرگرتنی ئەم شتانەیان هەیە و تۆ فەزاکەی بۆ ئامادەکەی و ئەو بە ویژدانێکی مرتاحەوە ئەچێت تاوانەکەی کات و بۆی دەرەچێ. ئەنی ئەمەیە ئەم فەزایە کە دروستیان کردووە لەلایەکەوە ئەم دەستگای من ناونەوە دەستگای دین، ئەم دەرەبەگانە و ئەو سەرمایەدارانە کە بڵێن پارەی ئەمانە دابینەکەن، ئەمانە لەکوێ پارە وەرەگرن؟ ئاخۆ ژیان خەرجیە، ئەمانە لەکوێ پارە وەرەگرن کە 24 ساعاتە قساکەن؟ ئەو هەموو ئیمکاناتیان هەیە. یەک پرسیارێ لێرە ئەنگ ڕووداوەکەی ئەمڕۆ ئاسایش باز لەوە کاکە هۆکارەکە ناکۆکیەکی ئاینی بووە تۆش باز لە دەستگای دینە پرسیارەکەم پرسیارەکەم بە تەواوکەم تکایە، یعنی ئەگەر لە سەیری چوارچێوەیەکی گەورەتر بکەین بابەتی تاوان، بابەتی کوشتن، بابەتی ئەوەی کە خەڵک تەحملی یەک ناکە، گفتوگۆ ناکە، یەکسەر پەناباتە بەرکوشتن، هۆکار هەن، ینی بۆ نمونە دوو گەنج کە پرسەکە پرسی ئاینیش نییە بەڵکو ناکۆچیەکی ئاسایی لە نێوانیانە، سێرەکی دەستبردن بۆ تاوان و کوشتن و دەست بۆ چەک ئاسانتر بووە.
پرسی کۆمەڵایەتی یەکسەر سیرەکەی لە ئێستاە فەزاکە ئەوەیە کە یەکسەر پەنابرێتە بەر توندوتیژی ینی شتێک هەیە لەمە گەورەترە ئەمە هۆکارەکەی چییە؟ ئەخدا ئەو منیشەواڵیم من ئەو کاتێک کە هین تیرۆر کرا سەلمان ڕشتی ئەوە کە لە نیویۆرک تیرۆریان کرد من بە هەر بە عەمدی چوم سەیری هەموو لەو شوێنەکە خەبەرەکان بڵاو بۆ دکتۆر لە تیرۆرەکەمە بەستی بریندارکردنی بەڵێ تیرۆر کاتەوە نەمرد سەیری کۆمنتەکانم کرد تماشام کرد ئەو کۆمنتانە کە نووسراون لە سایتە خەبەریەکانە کۆمەڵێکی زۆریان پرۆفایلی لۆکن یعنی تۆ نازانی شەیە هیچ داتایەکی لەسەر نییە وەک بزەبێت بەس توندوتیژی بڵاوە کردەوە دەستیان خۆش بێ وەک سەگبی تۆ بیان تۆپانایە حی فلان نەمر فلان ئەو فەزایەت لەنەوە تۆرە کۆمەڵێتیەکانە بۆ دروستەکەن وە سەیرم کرد لەنەو ئەمانەیشە جەماعەتێک کە ئەچنە و خەبەرە خوێندنەوە ئەو کۆمنتانە ئابینن کەسی حەقیقیە مامۆستایە پێشمەرگەیە ئەکەوێتە ناو ئەو جەوەوە ئەوش دێ کۆمنتە نووسێ هەمان قسەکانی ئەوان دووبارە ئاکاتەوە یعنی مەزانین کوردستان لە شوێنێکە ئێستەکانی چوار دەورەکەمان هەم تورکیە وای لێ هاتووە هەم ئێرانە هەروە بووە باشە دکتۆر وەڵایی ئەگەر ببووری من یەک لەحظەڕات ئەگرم لەسەر ئەوە ئەگەر کاکدانا وەڵامیە من پرسیارم بۆ کاکدانایە ئەو گەنجەی کە کوژراوە پێشتر خۆشە باسە کرد وە بکوژەکەش هەردووشیان قوربانین اینجا کە ئێستاکە ئەو نمونەی کە باسە قاتڵە بە قوربانی نییە قاتڵە باشە لە ڕووی کۆمەڵایەتێکی ترۆ کارە بکە جامە بەستەکەی من چی بوو ئەوەی سەلمان ڕشدیت بە نمونە هێنایەوە من نزیکتر پێت ئەڵێم ئێستاکە کە کاگنۆنەری هاوکارمان بەرنامەی ڕووداوی ئەمڕۆی هەبوو لەسەر هەمان پرست بەشێکی زۆری کۆمنتەکان هەمان پشتگیری بوون بەشێکیان بۆ بکوژ و بەشێکیان بۆ کوژراوە ئەم دابەش بوونە فکریە کاکدانا تۆ بۆمان شی بکەرەوە سەوتان باش بەڕێزان ئەگەر دەنگم بە مەزبوطیەگا وەڵا پێم خۆشە بەڵێ دەنگێگا وەڵامی پرسیارەکەت و وەڵامی یان ڕای خۆم سەبارەت بە دوا لێدوانینی یان دوا قسەکانی دکتۆر حسێن خەمەڕوو ئەگەر بە چاویلکەی کۆمەڵاسیانە لە کۆمەلگای مرۆیی بڕوانی لە سەرەتاکانی دروستبوونی کۆمەلگای مرۆیی و هەتا ئەگاتە کۆمەلگای پۆست مۆدێرن و ئەو کۆمەلگایەکە ئێمە ئێستاژین تون ئاژۆیی و فکری تون ئاژۆیی بەشێکی دانەبراو بووە لە ڕاستیە لە کوردستان ئێمە لە دوای دروستبوونی هەرێمی کوردستان یان لە دوای ڕاپەڕینەوە فەزای کوردستان سەبر کرایەوە و یەکەمین قوربانی لە تون ئاژۆیی و بیری تونڕەوی ئاینی عەبدولخاڵق معروف بوو لە ڕاستیە لە دوای ئەو کاتێکە حزب ئیسلامیەکان و هەندێک لە بەرە ئیسلامیەکان دروست بوون ئەوانش نوێنەرایەتی کۆمەڵێ لە فکری تونڕەوی بەشێک لەوانە نوێنەرایەتی فکری تونڕەویان کردووە لە کۆمەلگای کوردی بەلایانی کە مۆڕەوازیان پێداوە بەڵام سەبارەت بەوەی کە بکوژ و کوژراو لە ئاخر ڕووداوی چەمچەماڵە قوربانی یان قوربانی نین ئەگەر کۆمەڵاسیانە لێ بڕوانی ڕاستە ڕەفتاری بکوژ ڕەفتارێکی لادرانە بووە بەڵام دوازار بۆ خۆی قوربانیە بۆ چونکە سیستەمی پێگەاندن یان سیستەمی بە کۆمەڵایەتی بوونی ئینسان لە کۆمەلگای کوردی چ بە شێوەی فەرمی چ بە شێوەی نافەرمی سیستەمێکی تەندروست نییە بە نمونە پەروەردە یەکێکە لە کەناڵەکانی پێگەاندنی ئینسان هەمان عەقڵیەت و هەمان پرۆگرام و هەمان دیدگابینی هەیە کە لە سەرەتاکانی هەفتاکانەوە هەتا ئێستا یان تا نەوەتیەکە بووە هەمان درێژکراوەیە تۆ تەسەوڕەکەی ئێمە لە وەزارەتی پەروەردە نزیکەی 6,000 قوتابخانە یان 180 قوتابخانەکانی کوردستان هیچ سۆشیاڵ وەرکەرێکی تیان نییە ئەو بەڕێزانەی کە گوێیان لێمە و لە دەروی وڵاتە ژێن کە ئەزانن سۆشیاڵ وەرکەر چەند گرینگە لە قوتابخانەیەکە بۆی بتوانێ تەجانوسی یان هەماهەنگیە دروستکە لە نێوان قوتابی و ئەو فەزایەتایەتی دوو پرۆگرامەکانی خوێندن بە هەمان زۆر سێ ئەو کادیری کە خەریکی پەروەردەکردنی ئینسانە یان بەلانی کەمە خەریکی فێرکردنی ئینسانە بە هەمان زۆر ئەو ڕۆڵە نابینێ
لەبەرەوە ئەمن پێم وایە هەم بکوژ هەم بکوژ هەم کوژرا و هەردووکیان لە ڕاستیا قوربان نین. ئەبێ ئەوشمان لە پێشاو بەڕێزان کوردستان کۆمەلگایەکی فرەکلتورە. ئاخر توێژینەوەی دکتۆرا کە بە میتۆدۆلۆژیای زانستی ئەنجام دراوە دەرکەوتووە 102.9 خەڵکی هەرێمی کوردستان ملحیدە، واتە هیچ پابەندبوونێکی ئاینی نییە. وەلەو توێژینەیە دەرکەوتووە نزیکەی 170 هەرێمی بمبورن وڵایی بوور ئەگەر پێمان بڵێ و تۆژینەوە لەکوێ کراوە زانیاری ئێستا پێتەڵێم دەرکەوتووە نزیکەی 170 خەڵکی هەرێمی کوردستان مسلمانە، ئەوەی تر یەزیدیە و کاکەیی ئەوانە. و من پێشم خۆش ئەوەش بڵێم کە لە کوردستانە کاتێک کە کردەیەکی تونوتیژی بەتایبەت لە ڕووی ئاینی و ئەنجامەدرێ یەکسەر پەلەماری بۆ نمونە ئیسلام ئەدرێ لەبەرەوەی کە زۆرینەیە، بەس لە ڕاستیە مەسلەی فکری تۆنڕەوی لەناو ئاینەکانە فکرێکی هاوبەشە، یعنی تەقەبوڵکردنی دیدی ئاینی جیاواز لەناو هەموو ئاینەکانە وجودی هەیە. تۆ تەسەوڕەکەن یان بیرتان ماوە کە دوعا لەسەر ئەوەی کە تەنها ئەیویست شوو بە کوڕێک کەبکە کە موسڵمانە کوژرا، تۆ تەسەوڕەکەن ئێستاش لە بەشێکی زۆری خێزانە مەسیحیەکانە هەر ئافرەتێ شوو بە کوڕێکی موسڵمان بکە حاشای لێکرێ، کەم ئێمە کەیسمان هەیە لەو بارەیەوە. بۆیە مەسلەی فکری تۆڕەوی تەنها فکرێکی ئیسلامیانە نییە، لە ڕاستیە فکرێکی هەمەگیرە ئەکرێ لەو کۆمەڵگایانەی کە هێشتا قانون جێپی خۆی قایم نەکردووە، هێشتا پرۆسەی پەروەردە بەدەست خەڵکی پەروەردەییەوە نییە، هێشتا عەقڵیەتی تەقەبوڵکردنی جیاوازیەکان بەرفراوان نەبووە، ئەو کاتە توێژەکان زیاترە بێ و کردەی تونڕەوی زیاترە بێ. سەبارەت بۆ توێژنەوەیەکی دکتۆرایە لە زانکۆی سلاحەدین ئەنجامدراوە لایەن دکتۆر جەبار قادرەوە سەبارەت بە نازنامە و فرەکلتوری و مەسلەی پێکەوەژیانی ئاینی لە هەرێمی کوردستان، چونکە ئێمە دیدگایەکی زۆر جوانمان داوەتە پێکەوەژیانی ئاینی لە هەرێمی کوردستانە، بەڵام پێکەوەژیانی ئاینی ئەگەر بە مەنهەجێکی زانستی تەماشایکەی تەنها هەر پێک نایە لەوەی کە ئێمە وەزارەتێکی ئەو خافمانە بێ و ژوورێکمان دانابێ بۆ مەسیحیەکان و ژوورێکمان دانابێ بۆ جوولەکەکان و ژوورێکمان دانابێ بۆ یەزیدی و کاکەی و ئیسلامیەکان. لە ڕاستیە تێگەیشتن لە پێکەوەژیان تێگەیشتنێکی قۆڵترە کە ئەبێ ڕەنگ بداتەوە لە ڕەفتارەکانمان، ڕەنگ بداتەوە لە تێگەیشتن لە جیاوازەکانمان، ڕەنگ بداتەوە لە تێگەیشتن و قبولکردنی جلوبەرێکمان، ڕەنگ بداتەوە لە لایفستایلمان، ڕەنگ بداتەوە لە کوالتی ئۆف لایفمان. کاکدانا بابەتی باسی جیاوازی قبول نەکردنی جیاوازی کرد، قبول نەکردنی یەکتر و قبول نەکردنی جیاوازی دکتۆرستان ئەگەر مایکەکەی خۆتاندا بخەن هەتا وەکو کاتەی پرسیارەکە دێتەوە لای بەڕێستان زۆر باشە بێت. کاکدانا قبول یەکدی قبول نەکردن شتێکە و ڕەتکردنەوەی یەکدی شتێکە، بەڵام ئاکتکردن لەسەر ئەم قبول نەکردنە بابەتێکی دیکەیە. یعنی ئەوەی کە ئێمە ئێستا ڕوبەڕوویە بووین ئەبینەوە کە باسێکی نەتیجەکەی ئەویش ئەوەیە لە ئەنجامی یەکتر قبول نەکردن کەسەکان تاکەکان هەر ئەوە نییە لە ئاستە هزری و فکرێکەدا یەکتر قبول ناکەن، بەڵکو ئاکتەکەن لەسەر قبول نەکردنی یەکتر. ئاکتەکە توندوتیژی لە یەکەوێتەوە، کوشتنی لە یەکەوێتەوە. ئیتر ئەگەر ئەمڕۆ جیاوازیەکە جیاوازیەکی ئاینی بووە لە بیر و بۆچوونی ئاینی، هەندێک جار هەیە جیاوازیەکە لە بیر و بۆچوونی کۆمەڵایەتی، هەندێک جار جیاوازیەکە لە ڕەنگە لە بیر و بۆچوونێکی سیاسی، ئایدۆلۆژی، هەر شتێک. چی وای کردووە ئەمە ئاسان بێ گۆڕینی ئەم جیاوازیە لە جیاوازیەکی فکریەوە بۆ ئاکتکردن، گۆڕینی بۆ کردار بەرامبەر یەکتر. کێشەکە لێرەیە ئێمە کاک نوێنەرپرسیارێکی تەمان زۆر جوانە. لە ڕاستیە لە ڕوانگەی کۆمەڵاسی فەزای شار فەزای تەقەبوڵکردنی جیاوازەکانە، ینی ئێمە ناتوانین بە شوێنێک بڵێن شار هەتا جیاوازەکانی تیا تەقەبوڵ ناکرێ. ئەو کردەی تونوتیژی کە ئەو شوێنەی کە ئەو کردە تونوتیژی تیا ئەنجام دراوە شوێنێکە کە هێشتا فرەکلتوری، هێشتا فرئاینی، هێشتا
فرەنازنامەیی تیا سەری هەڵەداوە کاکە من خەڵکی ئەو منتیقەیەم بۆ زانیاریتان هێشتا لەو منتیقەیە خەڵکی جیاواز تێگەشتنی جیاواز نەهاتووە ئێوە تەماشای شاری هەولێر بکەن کە من نزیکەی 30 ساڵە لەو شارێ ئاژێم لە هەولێرە لە سەرەتاکانی 2000ەکان ئەگەر ئافرەتێک پانتۆڵی لە پێکردبا لەسەر جسی سەیداوە یان دەستیان بۆ ئێبریان تەماتیان تێکرد کاکە یان تێزار بشان پیاکرد و ئەم کردەیە لە هەندێک لە شارەکانی ترش هەبوو بەڵام ئێستا فەزای شاری هەولێر فەزایەکە کە هەموو جیاوازەکان قبوڵەکە فەزایەکە هەموو دینەکان قبوڵەکە هەموو ناسنامەکان قبوڵەکە تا ڕادێکی زۆر بەڵام کە تو ئەڕۆی بەرەو ئەو فەزانەی کە لە شارەکان دوورەکەویەوە کردەی تونتیژەکان زیاترە تەمان ئەمە بۆ وڵاتێکی وەک ئەمریکاش ڕاستە ینی بۆ نمە کردەی تونتیژی تەنها بمبورن هاوڕیان کردەی تونتیژی تەنها کردەی کوشتن نییە ئەسڵەن تونتیژی ئەگەر بە قسەکردنش بێ هەر تونتیژیە تەماشا ئەکەی فەزای دەرەوەی شار فەزایەکی زیاتر تونتیژ ئامێسترە لە بەراورد لەو فەزایی کە لە شارە هەیە ئیبن خەلدون تیۆرێکی هەیە ئەگەر ئەو تیۆرە تا ئێستا بەهای زانستی ما بێ ئیبن خەلدون لە تا فەزای ژیان گەرمتر بێ ئینسان دونوتیشترە بێ لە ڕاستیە و تا بەرەو ناوچە سارداویەکان بڕۆین کەمتر خەڵک دەمارگیرە بێ و کەمتر خەڵک ڕەفتاری تونتیژی ئامێزانە ئەنجام بدەن جگە لەوە ئەو بارە قانونیەکەی کاک بڕای یەک خاڵێ ماوە بارە قانونیەکەی لە کوردستانە ئێمە قانونگەلی یەکجار زۆر جوانمان هەیە هاوڕێیان بەڕێزان جۆگران قانونگەلی یەکجار زۆر جوانمان هەیە قەناعەتکەن بۆ ئەو قانونێکی ئێمە هەمانە تێکەڵەیەکە لە قانونێکی ئێرانی و تورکی و ئوردنی و قەتەری و ئیماراتی و سعودی و قانونێکی پوختی لێ دروست کراوە بەڵام کێشەکە ئەوەیە جێبەجێکردنی قانون و ئەو میکانزمانەی کە ئەژیرێتە بەر بۆ ئەوی قانون جێبەجێ بکرێ لە ڕاستیان میکانزمی ساختن و لە ڕاستیان میکانزمی تەندروست نین بۆ نمونە هەنگاوەکانی چەکداماڵین باشە حکومەتی هەرێم بە درێژایی دوودەیە ئەنەوە میکانزمی کردو دەبەر بە ئاخر میکانزم شوە کە لە پرۆسەسی جێبەجێکردنە کە دڵنیاتانەکەمەوە ینی هیوادارم قسەکەی من ڕاست دەرنەچێ کە سەرکەوتو نابێ بۆ میکانزمە هێشتا لە چەک لە دەستی خەڵکە ئەبێ تۆ ئەمانە کۆنتترۆڵکەی بۆی پانتایی تونوتیژەکان کەمتر بکەیتەوە زۆر سپاس زۆر سپاس کاک دانا کاک نوێنەر ئێمە پرسیاری خەڵک وەرەگرین بەڵام پێشەوەی پرسیاری خەڵک وەرگرین ئەمەوێ لەبەرەوەی کاتمان نییە بۆ بەشداریکردنی هەمووتان دەتوان پرسیارەکانتان لە بەشی کۆمنت بنووسن و بۆ ئەوانەشی کە زانیاری تەواویان نەبووە لەسەر دۆسەکە من دوو لینکم داناوە لەسەرەوە توانن لەوێ زانیاری وەربگرن ئەچمە لای دکتۆر ئەحمەد مایکە دەمە دکتۆر ئەحمەد دکتۆر ئەحمەد پێش تۆ دکتۆر حوسێن باسی لەوە کرد کە بەشێک لە مامۆستایانی ئاینی بەشێک لە مەلاکان هۆکاری زیادبوونی توند و تیژەکانن هەندێکیان لەسەر مینبەر قسە ئەکەن ڕەنگە زۆر گوێ بە کاریگەریەکەی نەدەن هەتاوەکو لە دۆسێکی ئاوا دەرئەکەوێ تۆ ئەڵێ چی لەسەر ئەوە و قسەیەکی باوکی خواناسیش بیرێنمەوە ئەڵێ بڕیارم لەسەر مەدە ئەگەر شەو من ئەم شتم کردبێ بۆ بەیانەکەی تۆ بڕیارم لەسەر مەدە چکە خواناس 2 ڕۆژ پێشەوە وتوێتی من زووتر لە ئێوە چمە بەهشتەوە چکە خوام لە ئێوە زیاتر خوام خۆشەوێت اینجا مایکەکە دەمە تۆ بۆی جۆمان لە ڕای تۆ بێت سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش زۆر خۆشحاڵم بە گوێگرتنم لە بەڕێستان سوپاس بۆ ئامادەبوونی ئەو بەڕێزانی کە لێرن طبیعی من هاوڕای کاکدانام بەڕاستی لە قسەکانیان ئەگەرچی من زۆربەی زۆری قسەکانم گوێ لێ نەبوو چونکە کێشەیەک لە مۆبایلەکەمە هەبوو هەتا هاتمە خەت بەڵام ئەوەی کە گوێم لێبوو بەڕاستی من هاوڕای کاکدانام دکتۆر حوسێن کاتێک کە باسی ئەوەی کردو بەشێک لە مامۆسای ئاینی هۆکاری تونند و تیژین بەڵێ منیش لەگەڵ ئەو بابەتەیەم بەشێک نەوەک هەمووی بە درێژایی مێژووی کورد مامۆسای ئاینی لە ناو ئەم میلەتەیە مامۆساگەلێکی میانڕە و
مامۆساگەلێکی ڕۆحی و خاوەن ئەدەب و خاوەن ڕۆشنبیریەتێک بوونە کە لە نەتیجەیە کۆمەڵە تاکێکی زۆر نەرمونیان، زۆر سادە، زۆر دڵساف، زۆر بە مانایەکی تر سۆفیانەیان لێ دروست بووە کە من هەموو جارێ لە ڕووی ئاینی شەواڵێم زووتر دوعاکانیان نزاکانیان قبول بووە لە کۆمەڵگەیە کاریان ئاسانتر هاتۆتە دەست لەبەرەوەی ڕقوچینە لە دڵیانە نەبووە بەرامبەر یەکتر. ئەمە هۆکاری یعنی بیر و بۆچوون و باگراوندی ئەو مامۆسا ئاینیە بۆ کە لەو کاتەیە کاری کردووە. من نایشارمەوە کە لێرەیە لە ئێستاە لەم سەردەمەیە مامۆسای ئاینی ڕۆڵێکی زۆر زۆر گەورەی هەیە کە من بۆ خۆم مامۆسای ئاینیم و وتاربێژم مزگەوتێکم هەیە لە شوێنێک لە ئەم وڵاتەیە، بەڵام لە ناو ئەم مامۆسا ئاینیانەیە کە من بە طبیعی ئەزانم شتێکی زۆر زۆر طبیعیە و زۆر نۆرماڵە چونکە لە هەموو شوێنێکا هەیە. گوێم لە قسەکەی کاکدانا بوو باسیە کرد کە بیری تونڕەوی تایبەت نییە بە مامۆسای ئاینیەوە و تایبەت نییە بە ئیسلامەوە، لە هەموو شوێنێک لەسەر ئەم زەویە بیری تونڕەوی هەیە بە هەموو نەتەوە جیاوازەکانەوە، بە هەموو ئاینە جیاوازەکانەوە. کۆمەڵە نمونەی زۆر جوانی باس کرد لە ناو کە ئەم بیری تونڕەویە زەمینە سازیکی بۆ بکرێت زیاد بکە. من لە زۆر شوێنی شاباسم کردووە کە ئەم جۆرە لە قسەکردنە، ئەم تایپە لە قسەکردنە نامۆیە بە کۆمەڵگەی کوردەواری و نامۆیە حتا بە وەسەتی دیندار و مامۆسای ئاینیش. بۆ زیاد ئەکەن ئەوەیان بەڕاستی ئەبێ لێکۆڵینەوەی جدی لەسەر بکرێ. بەڵێ لەم کوردستانەیە هەتا ئێساکە مامۆسای وا هەیە، مزگەوتی هەیە، سۆسیال میدیای هەیە، قسەی هەیە، تەڵەبەی هەیە، بە ئاشکرا مامۆساکانی تریش کافرەکە. ینی من نامەوێت ئەوە بشارمەوە کە تەنانەت مامۆسای ئاینی خۆی بووەتە قوربانی دەستی ئەم جۆرە. ئەو من لای ئەو کافرم بەڕاستی، لەبەرەوە ینی ئێمەش بووینەتە قوربانی دەستی ئەو جۆرە. عفۆن، ئێمەش بووینەتە قوربانی دەستی ئەو جۆرە کەسانە کە تەفاهمیان نییە، قسەیان نییە، تێگەیشتنیان نییە، بەڵام پێویستەکە چارەسەر بکرێ. من هەموو جا ئەڵێم ئەو جۆرە کەسانە تازە دەستمان لێیان ششتووە، چونکە ئەوان 45-50-60 ساڵێک ناتوانین ینی چاکسازیان تیا بکەین، بەڵام ئەوانەی خوار خۆیان بریتین لە گەنجەکان کە ڕۆژێک لە پۆستێکا باسم کردوتم ئەم جۆرە کەسانە هەوادارەکانیان کێیە لە تەمەنیان لە نێوان 13 ساڵ بۆ 18 ساڵە، ئەگەر زۆر زۆر بگاتە 22 ساڵ 20 ساڵ، ینی تەمەنێکی هەرزەکاریە هێشتا کە کامڵ نەبووە. ئەم تەمەنە تایبەتمەندیەکانی زۆر زۆر لەبارە بۆ ئەوەی ئەو جۆرە خیتابە وەربگرێ، ئەو جۆرە قسەکردنە وەربگرێ. تەمەنێکە خوێنی گەرمە، زوو هەڵەچێ و تقبلی ڕوحی تحدی زوو ئەکا، ینی حەزەکە خۆی بسەلمێنێ، حەزەکە دائیمەن قسەی هەبێ. جاری وا هەیە لە ڕووی پەروەردەییەوە ئێمە خەلەلمان هەیە لە قوتابخانەکانە، لە ناو مزگەوتەکان مامۆسایانی ئاینی میانڕە و هەر خەلەلی پەروەردەییمان هەیە. دایک و باوک بە دەرەجەی ئەساسی لە ناو ماڵەکانە بەڕاستی کێشەی ئێمە دایک و باوکە، خەلەلی پەروەردەییمان هەیە. وامان کردووە فەجوەیەک دروست بێ، کەلێنێک دروست بێ بۆ ئەو جۆرە کەسانە بە ئاسانی ئەم عەقڵیەتانە کە لە ناو ئێمە هەرزەکارن بیقۆزنەوە بۆ خۆیان و تەوزیفیکەن لە بەرنامەی خۆیانە. بەڕاستی من پێم وایە لە باخچەوە، لە باخچەی ساوایانەوە ئەبێت دەست پێ بکرێ هەتاکو زانکۆ، هەتا مامۆسای زانکۆش. ئێمە مامۆسای زانکۆمانەیە تونڕەوە، مەلامانەیە تونڕەوە، دایک و باوکمان هەیە تونڕەوە. ینی بە جۆرە لە جۆرەکان کە ئەڵێم تونڕەوە شەد نییە تونڕەوی ئاینی بێت. تۆ ئەگەر بیرکردنەوە جیاواز بێ لەگەڵ یا بە ئەو بێ بتکوژێ، بە ئەو بێ داد پڵۆسێ، بە ئەو بێ ینی لە کەسایەتیت بدا، جنێوت پێ بدا. یعنی تۆ تەماشای سۆشیال میدیا بکە بزانە چەند کەسێکی لەبارە بۆ ئەم جۆرە. هەر لای ئێمە ئێستا بەداخەوە
قودوە نەماوە پێشەنگ نەماوە هەر کەسێک دەرەکەوێت بە باش و بە خراپ لای ئێمە لێ ئەدرێ جنێوی پێ ئەدرێ لە کەسایەتی ئەدرێ ئەمە هۆکاری چییە؟ کەواتە ینی وایە گەڕێنیتەوە فەزاکە فەزایەکی گشتیە کە پەیوەندی بە پەروەردەوە هەیە لە بنچینەوە بەڵێ بە تاکید کات نوێنەر پەیوەندی بە پەروەردەوە هەیە لە مناڵیەوە ینی من بەدەستی خۆمە بتوانم گەنجێک لە ڕووی پەروەردەییەوە گەورە بکەم بەڵام کەسێکی تونڕۆوی لێ دەرچێت ئێوە تەماشاتان کردووە لە کۆمەڵگەی کوردەواریە وڵای دکتۆر من لێرە پرسیارێکم بۆ دروستە نە ئاتایستەکەمان وەکو ئاتایستی خەڵکیە ینی تۆ تەماشاکە لە ئەوروپا کەسێکە بێدینە عیلاقەی بە معتەقەدی بەرامبەرەوە نییە جنێ و بە بەرامبەر نادا بە هەمان شێوە مسلمانیش بەس لێرە ئەوەی ئەتایستە بەچی ئەناسرێتەوە بە دنێودانی بەخوا بە پێغەمبەر بە کتێبە پیرۆزەکان ئەگەر جۆت لە منە کاک بڕوا ویستم ئەمەی دکتۆر ئەحمەد بگوازمەوە بۆ ینی باسی پەروەردەی کرد ئەمە بگوازمەوە بۆ مامۆستا حوسێن مامۆستا حوسێن زیاتر کۆمەڵگەی بە لە دابەشی کردوتی فەزایەک هەیە کە بەشێک لەم فەزای موسسەی دینە بەشێکی سەرمایەیە بەشێکی سیاسیە بەڵام ئەو بۆ چوونەی دکتۆر ئەحمەد کە پێی وایە نا ینی کێشەیەکەیە لە پەروەردەیە بابەتی تون ینی پەڕگیری تەتەڕوف نەکتەنیا لە ناو بابەتە ئاینەکەیە هەیە بەڵکو کە دێتە سەر ئێمە تەنیا ینی کە دێتە سەر بێ ئاینەکەش ئاتەیستەکەش بە هەمان شێوە پەڕگیرە کاک حوسێن مامۆستا حوسێن تۆ بۆ چوونت چییە لەسەر ئەمە گوێم لە برادرانە گرت قسەکانیان جوانە ینی هەمووی ڕاستە ینی کە تۆڵی پەروەردە خراپە بڵێ پەروەردە خراپە لە ئیتر پەروەردە لە خێزانەوە دەست پێکە هەتا پەروەردە تا وەزارەتی پەروەردە هەتا مزگەوت چونکە بەشێکی زۆر لە خەڵکی منەوە مزگەوتە پەروەردە بینن ئەمانە هەمووی دروستە بەڵام ئێمە باسی ئەم فەزاکەین ئەم وەزعاکەین کە ئێستا تێیداین ئێمە لەم وەزعا خەریکی قوربانیە دەین ژن ئەکوژرێ کوڕ ئەکوژرێ بە ئیتیهامی نابەجێ بە ئیتیهامی کە تۆ ناتوانین لە هیچ دادگایەکە بیسەرمێنی کاکە من ئەو برادەرە وتی نازانم چەند لە سەدی کوردستان بێدینە من تەحەداکەم 1% بێدین نییە 1% بێدین نیە نەوەڵاتێکم پیشان بە ژنی مارە نەکرد بێ یەکێکم پیشان بکە نەچێ بۆ سەر قەبری دایکی باوکی خوشکی برای فاتیحەیە دابخە یعنی ئەوە نییە کە مەسەڵەن بڵێن نوێژەکان نایکا ڕۆژوەگرێ نایگرێ ئەوەی کە بڵێن بالفەرد ئەوەی کە جنێوەدا بە ئێمە ملحدی دانێن ئەو کەسە کە جنێوەدا لە ناخەوە باوەڕی پێێتی ینی شتێک هەیە بۆیە جنێوی پێدا لەلای ئەو شتێک هەیە بۆیە جنێوی پێدا ئەگەر ئەو کەسە بڕوایەکی زەعیبیشی بەو شتەنە بێسن باسی ناکە ئەنی تا تۆ تاوەکو بڕوات بەخوانە بێ جنێوی پێ نادەی چونکە تو ئەگەر بڵێ خوایێت جنێو بەچیە دەی ینی شتێکە نییە لەلای تۆ جنێوی پێ نادەی بەڵام لە ناختا بڕوات پێیەتی شەڕی لەگەڵاکەی ئەنی ئەمە شتێکی ترە ینی ئەم فەزایە لێراکاکە من ئەوم عرضکردن ئێمە لە فەزایەکی مەسنوعیە ئەژین کە بۆیان خوڵقاندوین کۆمەڵێ خاڵک لە هەموو مجتەمەعێکە مجرمن ئامادەی بە مجرمبوونیان تایە ئیتر ئەمە بەشێکی جنێتیکە بەشێکی لە جنێتیکەوە بۆمان دێ کە پەروەردە ئەکرێ کۆنتترۆلیکە ترس لە قانون ئەکرێ کۆنتترۆلیکە ئەو وەهینە بڵێن ئینسانێکە ئیماندار بێ قەت تاوان ناکە من کۆشتێکم لە فەیسبوک نووسی گوتم ئەگەر ئاینێک تۆ هێور نەکاتەوە نەتکا بە بەخشەندە نەتکا بە میهرەبان نەتکا بە ئینسانی چاک کاکە لە کولتوری ئەمە کەیان و فڵانی موسڵمانە یعنی ئەو کەسە ئینسانی چاکە زوڵم لە کەس ناکە نانەدا بە خەڵک دەستی خەڵکە گرێ یارمەتی خەڵکەدا میهرەبانە لە خەڵکە مسلمان ماناکەی ئەوە بوو ئەگەر دینێ ئەسا هەر دینێ بێ نەتوانێت تۆ بکە بە کەسێکی هێور کەسێکی میهرەبان کەسێکی دڵسۆز کەسێکی بەخشەندە ئەو دینە بە کەرکی تۆ نایێ ئەگە بتکە بە تونتیزە و دینە بە کەرکی تۆ نایە خۆی مە لە سەردەمی فتوحاتە ناژین کە بڵێن با بڕۆی بکوژی ئیسلام بڵاوکەیتەوە ئیسلام وا بڵاو نابێتەوە ئەگەر تۆ دینەکە نەتکا بە میهرەبان بلەوەنێ بە کەرکێکی تر بێ بەس بە کەرکی ئەو کەسە نایەکەیکا بە تونتیش ئەو دینە بە کەرکی ئەو کەسە نایە وەکۆ وایە چقۆیەکی بەدەستەوە بێ کە نابێ و چقۆی بەدەستەوە بێ هەم خۆی پێت یا بە هەم خەڵکیکە
یعنی ئەمە یەشتەکە فەزاکان وا لێ کردووە تۆ تماشاکەی من وتم ئەم سیە کوچکە کۆمەڵگە ئێمەیان کۆنتترۆل کردووە دەرەبە کە سیاست مەدارەکانن ئەو سەرمایهدارانەی کە وەکو زار و خوێنیم خەڵکام ژن کە کەس نازانێت چۆ پارانایێنن مەبەستم سەرمایهدارە ڕەسەنەکان نییە ئەوەی کە لە بازاڕایە پارەی حەڵال پەیاکە مەسمەوانە نییە ئەوانەی کە تماشاکەی هینە بن بە ئاسمانە تەلارە بن بە ئاسمانە لە پڕ شاخێ دابڕن ئەیکەن بە شوقا ئەو پارەن لەکوێنن من نازانم ئەو وەختەکانی ئەمە ئەوانە و ئەو چینێکان کۆمەڵێک پیاوی ئاینی دروست بوون من ناو دەستگای دین ئەمانە تەواوکەری یەکترین کاکە ئەمانە لە پەراوێزێکی ئەمنیان هەرچێک دڵ حەزیان لێ ئەیڵێن و ئەو وەختەکانێ مەلا هەیە دکتۆریشە لە پەراوێزی ئەمنیایە دەستگای ئەمنی شارەکەی پارێزێ مەجال یەداتێ کۆڕی بۆ دروستەکە ئەی باتە زانکۆوە لەوێ کۆڕی بۆ دروستەکە قسە بۆ سەدان کەس بکە یعنی ئەوایە یعنی ئەوەیە کە ئەم سیانە تەواوکەری ئەوەوەی دەژنی قوربانە تماشاکەی ئەو مەلایەنە ئەو دەرەبەگانە و ئەو سەرمایهدارانم پێکەوە ئەم وڵاتاکەن بە کوشتارگای حیوان و کەس ناپرسیام حیواناتە لەکوێوە هێنن بە کێ و گۆشت هەڵەیەنەوە ئەم سیانە تەواوکەری یەکن و فەزاکەیان وا لێ کردووە وازانن ئەو دەرەبەگە وازانێت کە ئیتر کۆمەڵە مەلای هەبوو مێشتی خەڵکی پێ سڕ کرد ئیتر وە کۆنتترۆلی کردووە بەس نازانێت یەکێکی وەک ئەوەی دەرەچێ لە دەستی دەرەچێ وازانێتە گەر هەمووی کرد بە سەلەفی تر داعش دروست نابێ بەڵام لەناو ئەوانەی کا بن بە سەلەفی کۆمەڵەکە بن بە داعش و لەوانەیە مەترسی گەورەی بۆ ڕاستە لەوانەیە بۆ دەسەڵاتەکە دروست نەکەن بەس بۆ خەڵکەکەی خۆ دروستەکە بۆ ئێمەی خۆ دروستەکە بەڵام فەزاکەیان وا لێ کردووە و ئەو وەختەکانێت تۆری کۆمەڵایەتی برادەری من گوێ بگرە تۆری کۆمەڵایەتی لە کوردستانە شوێنێکی زۆر هەستیارە هەموو کەسێکی ئەم کوردستانە فەیسبووکێکی هەیە هەر هێشتا کوونە 4-5 ساڵیەتی فەیسبووک هەموو دروست کردووە یعنی دێتە ناو فەزاوە هەموو داتاکانی لەو فەزا وەرەگرێ و لەناو ئەو فەزا کۆمەڵایەتیە کۆمەڵێک خەڵک هەن تیمن بە سەدانن بە هەزارانن فەزاکەکەن بە فەزای تونند و تیژی ئەیکەن بە فەزای کەراهەت و کەسیش لیان ناپرسێتەوە ئیتر ئەمانە سەر بە خۆیانن سەر بە وڵاتانی دەوروبەرن سەر بەکوێن من نازانم بەس مامۆستا حوسێن ینی بۆچی ینی ئەوەی کە هەست دەکەم شتەکە زیاتر بە بابەتی ئاینی بە تەحدید ینی مامۆستای ئاینی و مەلا بەستیتەوە ینی بابەتی باش بەڵام بابەتی تونند و تیژی ئێستا یاخود گۆڕینی بیر و بۆچوونی ڕەتکردنەوە بۆ کردار ینی بابەتێکە ئێستا لە وڵاتانی ڕۆژاوایە کێشەیەکی گرفتێکی گەورە هەیە وایت سوپرمیسی بۆ نمونە ئەو سپی پێستانی کەوا پێیان وایە باڵاترن کە تونند و تیژی دەیەکەوێتەوە زۆر زیاتر بابەتی تونند و تیژی ئێستا شتێکی جیهانیە نەک تەنیا قبولمە خۆ لە کاک مەشاکە قبولمە ئێمە لە کۆمەڵگەی مەشەم بێت تونند و تیژیە بۆ تونند و تیژی لە نێوانی عەسابەکان هابوو یەکیان هەلا کرد یەکیانە کوشت بەڵام تماشاکەی ئەم تووتوژیە ئاراستەکەی یا دۆڵەکەی گۆڕاوە بەرەو هێرشکردن بۆ سەر کەسانێک کە ئەسڵەن ئەبێ مەگەر تۆ وازانی ڕێژەی هونەرمەندە وڵاتە چەندێکە ڕێژەی ئەوانەی کە ئەتوانن بنووسن ئەوانەی کە نووسرن چەند کەسە ژمارەژیان زۆر کەمە تماشاکە ئەیبەن بۆ ئەو دۆڵە ئەیبەن بۆ کەسانێک بکوژرێن کەسانێت توندوجەکە کەسانێت یاچن کە ئەو کەسانە ینی سەرمایە وڵاتن یاش دەربەدەرە بنەڕۆن دێمەوە لا دکتۆر زۆر سپاس دەکەم بەس لێرە ئەحمەدم لەگەڵە دەمێکە لێرە ئەیە قسە بکە و خوێندکاری پزیشکیە لە زانکۆی کوردستان هەولێر ئینجاکە لەبەرەوەی کەیسەکانی ئەم دوایە زۆربەی کوشتنەکان لە ناو ئەو گەنجانی ینی زۆر گەنج بوون تەمەنیان لە 20ەکانە یەکە سەرەتای تەمەرە بۆ گەنجەکان هەم بە بکوژ و بە کوژراویشەوە لەو تەمەنەیان پێم خۆشە گوێم لە ڕای ئەحمەد بێ ئەو دابەشبوونە فکریە کاک ئەحمەد تا چەندێک تۆکو گەنجێکە بینی لە ناو گەنجەکانی دەوروبەر تا ڕەنگی داوەتەوە پێشتر دارێک شمە بێ بۆ دکتۆر عەبدولەتیف ئەحمەد لێرەیە پێم خۆشەویش ڕای خۆیمان پێ بڵێ پێشتر هەموو شتێک سپاس بۆ دەرفەتەکە وەسەلام عەلەیکوم من پێش هەموو شتێ با خەڵکەوە بزانێ من خوێندکاری کۆلێژی پزیشکیم و من لە ڕووی فکرەوە موسڵمانم سەلەفیمە
ئیتر شتەکان لێرە وازعن ینی دێمە لە کۆمەلگای کاژی مقدساتیە کە بۆ یەکەم بەڕقم یەک مقدسات چیە دینە دووەم چیە پێشمەرگێ نیشتیمانە ئەنی کورد دیارە ئەمە لەسەری کۆکین هەمومان کەسێ بۆ نەبێ فشە و سوکاتی بە مقدسات بکە ڕاستوسەر تۆ تۆقع مەکە ژیانێکی خۆشی هەبێ بەجددی بۆ چکە من ئێستا ئەم برادری کە کوژراوە ناوی خواناسە ئیتر ئەم برادرای مە ینی کۆمنتمان بینیوە ڕاستوسەر جوێنی بە پێغەمبەری خوایەوە باشە لە کلیپا بەشداری کردە جوێنی بە پێغەمبەری ئەحمەد بەڕای تۆ ئەوەی کەسێک جوێنی با بچین چاکسازی تیا بکەین یا بیکوژین سەرەتا چاکسازی دکتۆر عەبدولەتیف وەڵامی ئەو پرسیارەم باشە خی گەورە فەرمێ خی گەورە فەرمێ وما كنا معذبين حتى نبعث رسولا يعني تۆ شتەکە لەسەری نیە تاکو پامەکەی بۆ ڕوون نەبێتەوە و کاکوسێن بەڕێزیان باسی ئەویان کرد کەوا باسی چەقۆشتی ویان کرد پوینتەکە لێرە ئەوەیە بەڕێزە جوانەکەم لاانێ بەڕێزیان ناگان لێ نەوێت بۆ منە تۆ ئەگەر بینی کوشتارگە بنیتەوە ئەمە لە فکری ئیلحادا زۆرە بۆ ئێستا نیچە لە کتابی Twilight of the Idols باشیەکان یەخلاقی بوونی نیە گەرخوا بوونی نێبێ و بەڕێزیان باسی فکری سەلەفیەتیان کرد کەوا بەرپرسە لە بوون بە داعشۆشتانە من حەزەکەم بانگشتی بەڕێزیان کەم بۆ دیبێتێکی ئەکادیمی کە تیا بزانانی سەلەفیەت بەرپرسە یان ئەوە ئێمەش الحەمدولله شارەزای فکری خۆمانی وتوانین مناقەشی و فکرش بین و کێششمان نییە داچی لە مەسلەی کوشتنەکەی بێت لە مەسلەی بەداعشکردنەکەی بێت ئیتر پوینتەکە ئەوەیە نەخێر سەرەتا دەست بە کوشتن ناکرێ خۆ سەرەتا هەموو شتێت ئەگەر کێشە بەخۆشی بڵێ چارەسەر بکرێ ئەمە مشکلەمان نییە ئیتر ئەم برادرە سەر ڕێەوەیەوە باوەڕی بەخوا نەبووە و ئەم شتش بۆ لە ناو چینی گەنج زۆرە لەبەرەوەی چینی گەنج زۆرتر مۆبایلی پێات سێری ئەتەرنێتەکە لاوانەیە بۆ منە فکرێکی غەڵەتی بۆ هاتبێ بۆ نێساگە دیقەت بەی سیڕاعێکی زۆر هەیە لە بینی مامۆستایانە ئیتر لەو بینە مامۆستایەکی بەڕست ڕەدی مامۆستایکی بەڕزاتەوە بەڵام گەنجەکە وا نایبینێ گەنجەکە کە بۆن لانگری مامۆستایکی دیاریکراوە ئەچینە لە گەنجێکی ترەیە کە لانگری مامۆستایکی دیاریکراوە بەڵە دین تەسیری هەیە من ئێستاکی باری خۆم کەسێکم بۆ منازەرا دەکەم لەگەڵ مولحیدینە کابرا هزار دارات و هەڕەشەی لەمە کردووە یعنی برادرم هێش کاتیان لێ کردو بەبێ ئەوەی بەڵگیان پێبێ وردە بۆنەکە سانسۆریش نەبوو حکومت سانسۆرێکی بخاتە سەریان ئیتر وردە کوشتار دەست پێەکە ئیترە تۆ بینی هەرماڵە و کلاشین کۆفێکی تایە ئیتر وردە خەریکا بێ بەلاز بێگەز ینی بەجددی ئەگەر حکومت ناتوانێت سکیورتی وڵاتە باشە کاک ئەحمەد زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم دکتۆر عەبدولەتیف پێم خۆشە کۆمنتی تۆ وەرگرم مایکەکە بمە بەڕێستان تۆ بەخێر بەی هەموو ئەوانەی کە تازە جوێنی سپیسەکە بن زیاتر لە 240 کەسی دیکە هاتوونە بەخێر بن جۆ لە دکتۆر عەبدولەتیف ئەگرین کۆمنتی ئەگرین کاک ئەحمەد باسی سوکایەتی بە پیرۆزیەکان کرد لەگەڵ جیاوازی ئازادی بیرڕا تۆ ئەڵی چی دکتۆر سەرەتا سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵ الله دەستخۆشیتان لێ دەکەم براکەم بۆ بەرنامەیە عەلەیکە سەلام لەسەر بابەتێکی ئاوا ئینسان بە هێدی و هێمنی بەڵام بە بەڵگە و دەلیلەوە قسە بکە بە عەقڵ و حیکمەتەوە قسە بکە قەیچێکە زۆر باشە لێکۆڵینەوە لەو بابەتانە بە ئەنجامی باشمان دەگەێنێ ئینشاءالله بەڵام نەک ئینسان لە خۆیەوە قسە فڕێدا و نەزانی چییە من حەقیقەتەن ئێستاوە چەند دقیقەیەکە هاتوومەتە ناو گفتوگۆکە ئاگام لێ نەبوو ئەو داوەت کرام هاتمە ناوە سەرەتا بەڕێزێک نازانم چێوتی ئەگەر ئەو دینە تۆڕێک نەخاکەوەتە ئەو دینە بە کەڵک نایەت ئەمە هەڵەیەک زۆر گەورەیە ئەو کەسە خۆی کەڵکی نییە کە بە دینیش ڕێک نەخرێ نەک دینەکە بە کەڵک نایەت ئەو دینەی کە زیاتر لە ملیارێک خەڵکی ڕێک خستووە و فێری ئاداب و ڕەوشت و دادپەروەری و چاکەکاری و بەزەیی کردووە بۆچی بە کەڵک دێ بۆ ملیارێک بەڵام بۆ کەسێک کە ئەو کەسە چاک نەبوو بڵێن دینەکە بە کەڵک نایەت ئەم کەسە خۆی بە کەڵک نایەت کەواتە عیب لە دینەکەمانە نییە عیب لە کەسەکانەکە تێی ناگەن یا بە هەڵا ممارەسەی دەکەن دووهەمیان باز لەوە دەکا کە گوایە دین هۆکاری ئەم فیتنە و ئاژاوەیە نەخێوانییە ئەی چێ بوو لە بۆ نمونە لە وڵاتانی ئەوروپا ساڵی پار بوو یا پێرار بوو کەسێک مسلمان نەبوو هاتە ناو مزگەوتی مسلمانان و هەموو مسلمانەی کوشت ئەی بۆرمیەکان ئەو مسلمانانەی ئەوێ ئایا ئەو کافرانەی کە هیچ عیلاقیان بە دینی خواوە نییە بوودا دەپەرستن
چه حاڵەتێک بە مسلمانان دەکەن و چۆن دەیان سووتێن و تەعزیبیان دەدەن. ئەی ئەو هەموو جەنگە جیهانیە کە دروست بوو، جەنگی جیهانی یەکەم، جەنگی جیهانی دووەم، ئەو هەموو وڵاتە بەشداری کرد و ئەو هەموو خەڵکە کوژرا، چیە کوشتی؟ مسلمان بوو. ئەی تا ئێستا شەڕی بینی ئۆکرانیا و رووسیا کە دەکرێت، خەڵک دەکوژرێت بە ناحەق، ئەمە ئیسلامە دەیکا؟ ئەی ئەو هەموو شەڕی کە ئەمریکا دەیکات و هێرش دەکات بۆ سەر وڵاتان، بۆ نمونە بۆ سەر ئەفغانستان با بڵین، بە بۆچوونی ئەمریکا طالیبان تیرۆریست بوون، طالیبان ئیرهابی بوون، خراپ بوون، ئەو کاتە مەسلحەتی ئەمریکا لەوەدا بوو. دوای هەر ئەمریکاش هات بۆ خۆی طالیبانی هێنایەوە و کردیشینی بە دەوڵەت و اعترافیشی پێکردن. ئەی ئەو هەموو خەڵکەی پێشتر بۆچی کوشت؟ مادام ئێستا ئەوان شایستەی ئەوەن دەوڵەتیان هەبێ، بۆچی قەتڵ و عامی ئەفغانستانی کرد؟ کەواتە هەر کەسێک بێت تۆمەتی تیرۆر و ئیرهاب و ئەو جۆرەشتانە بداتە پاڵ ئیسلام لە گوێی گایە خەوتووە، ئاگای لێ نییە. ئەجینا ئیسلام دینی سەلامە، وەرە هەرچی مستەڵەحاتی ئەم دینەمان دەبینی خۆی ناوی ئیسلامە، دینەکەمان ناوی ئیسلامە، لە سەلامەوە هاتووە. اینجا ئیمان، مەرتەبەی دووەم ئیمانە، ئیمان و ئەمان. اینجا مەرتەبەی سێم ئیحسان و چاکەکاریە. و هەروەها پەیوەندی بینی خەڵکەکە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەفشوا السەلامە بەینەکم، سەلام بڵاوکەنەوە، دەگەیتە هەر کەسێ سەلامی لێ بکە، ینی تۆ لە جیهەتی منەوە سەلامەتی. بەهەشت ناوی دار و سەلامە. وڵای لێرە یەک پرسیاریش هەیە، ئەوەی تۆ زۆر دروستە لە بڵاوکردنەوەی ئاشتی و سەلامەکەیە، بەڵام ئەوەی کە لەم دواییانەش خەریکە زیاتر دروستە بێت، لە بەشێکیشا دروست بوو، سەرەتاش باسییان کرد، بەشێک لە مامۆستایانی ئاینی ڕەنگە لەسەر هەمان ڕێباز بن، هەمان بڵاوکردنەوەی ئاشتی، بەڵام خۆیان ئاگایان لێبێ یا ئاگایان لێ نەبێ بوونەتە هۆکاری دروستبوونی ناسەقامگیری، زەبر و زەنگ. ئەمە چۆنە؟ ئێمە براکەم ئیسلام هەڵەی پێ قبول نییە. ئەگەر ئەو کەسەش ناوی مسلمان لە خۆی بنێت، خۆی بداتە پاڵ ئاینی ئیسلام، بۆ نمونە هەر لە سەرەتایی مێژووی ئیسلام گروپێکی توندڕە و دروست بوون بە ناوی خەوارج. ئەوانە زێدەڕەو بوون، بیرکردنەوەیان سەقەت بوو، مسلمانیان پێ کافر بوو، خوێنی مسلمانیان پێ حەڵال بوو. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی یەخڕوجونە من الدین کەما یەخڕوج السەهم من الڕەمیە. ئەوانە لە دینی حەق دەرچوون، لە دینی ئەو دینەی کە خوای گەورە ناردی و پێغەمبەری لەسەر بوو عەلەیهی سەڵات وسەلام لە حەقەتەکەی دەرچوون. بۆیە ئەوانە ماڵ نین بەسەر ئیسلامەوە، ئیسلام لێیان بەریە. زانایانی ئیسلام زۆر وریاییان داوە کە ئەوانە دوورن لە ڕێنمایەکانی ئیسلام. ئێستا تۆ بێ بڵێ ئەمە ئیسلام وا دەکات، نەخێر ئیسلام وا ناکە. ئیسلام یعنی قورئان و حەدیث، قورئان و فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بانگی خەڵک دەکا سەلامەت بن و خەڵک لە دەست و زمانیان سەلامەت بێ، خەڵک لە تعامل و هەڵسوکەوت لەگەڵیان باش بێ، تەنانەت لەگەڵ غەیرە مسلمانیش. خوای پەروەردگار دەفەرمێ لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم. کەسێک با مسلمانیش نەبێ، مادام زاڵم نییە، ستەمکار نییە، سنوور نابەزێنێ، تۆ ڕێت لێ نەگیراوە لە ئیسلامدا کە چاکەی لەگەڵ بکەیت و دادپەروەربی لەگەڵی، با مسلمانیش نەبێ. ئەمە ئاینی پیرۆزی ئیسلامە، دینی سەلامە. کەواتە هەر کەسێ بێت تۆمەتبار بکات، ئەمە ناحاڵیە. ئەنجا لەم قسە حەلەق و بەلەقانەی کە دەکرێ، هەیە مەلایە، هەیە مزگەوتیشی هەیە، ئەنجا دەچێتە کولیەش، ئەنجا چی بۆ دەکرێ؟ چیتر دەتەوێت چیتر بڵێ؟ یعنی ئایا ئەو کەسانەی کە لەم هەرێمی کوردستانە مامۆستایانی ئاینی بن، مامۆستایانی زانکۆ بن کە ڕێنمایی ئاینی پیرۆزی ئیسلام بڵاو دەکەنەوە، ئەمانە سەبەبی بەختەوەری و پێکەوە ژیان و ئەمن و ئاسایشی وڵاتەکەن، یا سەبەبی نەهامەتی و تیاچوونی میلەتن؟ کاتێک بڵێ ئەڵەم کامیانن ئەگەر ڕای خۆت بڵێ؟ هەر کۆمەلگایەک مامۆستای ئاینی، جا مامۆستای مزگەوتەکان بێت یا مامۆستای زانکۆ بێ، مامۆستای قوتابخانەکان بێت، لە ناویدا نەمێنێ، ئەو کۆمەلگایە کاول دەبێت. مامۆستایانن بەردەوام ڕۆژانە و هەفتانە لەسەر منبەرەکان، لە دەرس و وانەکان، لە کۆلێژ و زانکۆکان نەسیحەتی خەڵک دەکەن،
تۆ مسلمانی تەنها بە نوێژ، مسلمانی تەنها بە حیجابەکەت، مسلمانی تەنها بە زەکاتدانەکەت، مسلمانی بەوەی کە خەڵک لە دەستت سەلامەت بێ، لە زمانت سەلامەت بێ. لا يؤمن من لا يأمن جاره بوائقه. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ کەس ئیمان نایەنێ کە جیرانەکەی لە دەستی سەلامەت نەبێ. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. کەس ئیمانی تەواو نییە تاوەکو لە ناخیشیدا چی بۆ خۆی پێخۆشە لە چاکە بۆ بەرامبەرەکەشی پێخۆش نەبێ. کەواتە ئەم قسانە کەسانێک دەیکەن ئاگایان لە حقیقەتی ئیسلام نییە. دوو کەسی تیرۆریستیان بینیون کە لە تەعالیمی ئیسلام دەرچوون و کاری تیرۆریستی دەکەن، نەک دژ بە کافر دژ بە مسلمانیش دەیکەن، ئێستا دەڵێن ئەمەیە ئیسلام. ئەمە ئەو پەڕی ناڕەواییە کە ئیسلام لە دید و بۆچوونی چەند کەسێکی تونندڕەوە باشە. وڵا دکتۆر ویستم یەکسەر کاک نوێنەر ببوورە، ویستم ئەو پرسیارە بکەم. ئەو کاک ئەحمەد پێش تۆش باسی کرد، خوێندکارە ئەو بە ناڕاستەوخۆ وتی، بەڵام من ڕوونتری ئەەکەمەوە ئەو گەنجە یاخود هەر گەنجێکی دیکە کەسێک ئەتوانێ ئەو مافە بەخۆی باکە لەسەر ئیسلامەتی بچێ بیکوژێ ئەگەر ڕۆژێک قسەیەکی کردبێ، یاخود چانسی پێبین چاکسازی تیا بکەین یا بچین بیکوژین لە سەرەتاکانی تەمەنیە. لە ئیسلام ئەمە ئیشی تاکە کەس نیە، ئیشی حکوومەتە. حکوومەت بەخۆی دەبێت چارەسەری ئەم کێشەیە بکە، نەک من و تۆ هەڵسین تاکە کەسی ئەم میلەتە ئەم مسلمانە هەڵسێ وەڵام من چییە لەسەر دین بە جواب دەیم و دەچم فلانە کەس دەکوژمەوە. ئیشی ئێمە نییە بە هیچ شێوازێک لە شەرعە. ئەوە ئیشی محکەمەیە و قەزایە و حکوومەت دەبێت چارەسەری ئەو قەزیە بکە، بانگ بکرێ، ئیستیتابە بکرێ، نەسیحەت بکرێ. ناچێتە هەمان قاڵبی کوشتنی کەسی مرتەدەوە؟ بەڵێ مرتدیش حتا مرتدیش بێ، بۆ من تۆ نیە مرتد بکوژین، بۆ من تۆ نیە دەستی دەست ببڕین، بۆ من تۆ نیە حەدی زینا دەربکەین. ئەوە ئیشی تاکتاکی خەڵک نییە. ئەم ئیشانە دەبێ حکوومەت ڕێکی خات، ئەجینا فەوضا دروست دەبێ، فیتنە دروست دەبێ. بۆیە هەر کەسێ بیکا بڵێ وەڵا حکمی مرتد وایە یا حکمی دەستی دەست وایە یا نازانم پیاوکوش دەبێ بکوژێتەوە. حتا کەسێ دەکوژێت بۆ من تۆ نییە کە خاوەنی خوێنەکە بین خۆت بیکوژیتەوە، بۆ چونکە لەوانەیە سەر بچێشێ بۆ 100 کەس بکوژێ. بەڵام کە حکوومەت پێی هەڵسێت ئەو کاتە چۆن لە کوردەواری دەفەرمێ ئەو دەستەی کە حکوومەت دەیبڕێ خوێنی لێ نایەت، بۆ چارەسەر دەبێت. ئەمما بەم شێوازە قەت ئیسلام لەگەڵ ئەوە نیە براکەم، ئەبەدەن ئەو ئیشەی کردێ ئیسلام پێ ڕازی نییە. بەڵێ دکتۆر دووبارە سڵاو، من و تۆ دوێنێ زیاتر لە سەعاتێک گفتوگۆمان کرد لەسەر دۆخی ئێستا، بەس ئەم ڕووداوەی ئەمڕۆکە هەیە کە ڕوویداوە ئەمڕۆکە ئاشکرا بوو، کەسێک لەسەر بیر و بۆچوونی جیاوازی ئاینی هەستاوە، کەسێکی دیکەی کوشتووە. هەرچەندە من ئەمڕۆ لەگەڵ باوکی قسەم کرد، باوکی وتی کوڕەکەم کە گەڕاوەتەوە 2 ڕۆژ پێش ئێستا وتوێتی وەڵاهی من پێش ئێوە دەچمە بەهەشتەوە چونکە من زیاتر لە ئێوە خوام خۆش دەوێت. دەڵێ لەم ماوەیەدا زۆر باش گەڕاوەتەوە بیر و بۆچوونی گۆڕاوە. بەڵام ئەم کەسێک کە کارەکەی کردووە دەردەکەوێت کە کاریگەر بووە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتیەوە، لە ڕێگەی سۆشیال میدیاوە بە گوتار، کە دوێنێ من و تۆ زۆر باسی گوتاری تونڕەوی و پەرگیریمان کرد کە ئێستا هەیە. ئەمە ئەمان باتە چ دۆخێکەوە کەوای لێ هاتووە بەهۆی کاریگەری هەندێک گوتارەوە لە ناو هەرێمی کوردستانە، کەسێک متەئەسرە بێ لە بەرامبەر کەسێکی دیکە ئەکوژێ. بەرپرسیارەتی کێ لەمە لێرەیە ئەمە ڕێک بخاتەوە؟ بەرپرسیارەتی ئەوەیە براکەم جارێ نەسیحەت بۆ گەنجان گوێ نەگرن لە وتاری حەماسی و ئاگرین کە بەس سۆز و عاتیفە و حەماسەتە دوورە لە زمانی دەلیل و بەڵگە و قورئان و سنەت و سۆز و میهرەبانی. گەنج نابێت خۆی بکاتە قازی بەسەر خەڵکەوە، مامۆستای ئاینی نابێت خۆی بکاتە قازی بەسەر خەڵکەوە. مامۆستای ئاینی دەبێ هیدایەت دەربێ، ڕێنماییکار بێ، نەسیحەتکار بێ. نحن دعاة لا قضاة. یەکێ لە ئەهلی علم وا دەڵێ دعاة لا قضاة، بانکوازان دەڵێت. یعنی چی؟ یعنی ئێمە تاکتاکی خەڵک، تاکتاکی مامۆستایان، تاکتاکی یعنی دەبێ دەستی خەڵک بگرین، نەسیحەتیان بکەین، هیدایەتیان دەین، نەک خۆمان بکەینە دادوەر و قازی و لە ملی خەڵک دەین. ئەم ئیشانە دەبێ بۆ حکوومەت لێ بگەڕێ، حکوومەت مامەڵە لەگەڵەوە بکە. لەوانەیە کەسێ بڵێ جاخر حکوومەتەکە حکم بە شەرعی خوا ناکە، ئەیکە نایکە من تاوانبار نیم. حکوومەت خۆی تاوانبارە، خۆی کەم تەرخەمە، خۆی دەرەنجامەکەی خراپ دەردەچێت کە بێت و شەرعەکە وەکو خۆی جێبەجێ نەکات، زەرەر دەکات. ئەمما وەکو تاکە کەس نابێ بەم کارانە هەڵسن، نابێم ئیشانە بکەن بۆ ئەوەی 2 کەس نێن تۆمەت بدەنە پاڵ ئیسلام
وڵا ئیسلام وا دەڵێت و ئیسلام وا دەکا. اینجا لەوانەیە گەنجێک کە غەڵەت دەکات بە هەر شێوازێک بێ ئەگەر بێت و کەسێکی بەڕەحم و بە سۆز نەسیحەتی بکە دەستی بگرێ ئامۆژگاری بکە احتیمالی گەڕانەوەی هەیە. بەڵام تۆ یەکسەر وڵا نە من مادام غەڵەتی کردووە پەلاماری بدەم و لە ناوی بەرم ئاخر ئەمە لەکوێ ئیسلامدا جێگای دەبێتەوە کە تۆ خۆت هەڵسی بەم کارەوە بڵێ ئەمە مەسئولیەتی منە ئەرچی سەرشانی منە لەکوێ ئیسلامدا ئەم کارە هاتووە نەهاتوو براکەم. دکتۆر زۆر سپاس دەکەم. یەک کەس کۆمنتی کەسێکی دیکەوەرەگرم ڕەنگە دواتر بگەڕێمەوە دەگەر ئەوانیش پرسیاریان لێت هەبێ پاشان ئەچمە لای دکتۆر ئەحمەد. کاک بەشدار تۆ کۆمنتی خۆتمان پێ بڵێ زۆر بە کورتی پاشان من پرسیارم بۆ دکتۆر ئەحمەد هەیە. سڵاوتان لێبێ زۆر خۆشحاڵم دوای ساڵانێکی زۆر ڕابەت کاک نوێنەر ئێمە پێشتر هاوڕێ بووین لێرە یەکە بینینەوە. کۆمنتی من لەسەر ئەو بابەتە بەڕاستی مامۆستایانی یانی بەداخەوە ئێستا مامۆستا دکتۆر عەبدولەتیفیش هەمان بە هەمان ڕێچکەیە ڕۆژ کاتێک کە قسە لەسەر بابەتێک دەکەن بەڕاستی قسە سەر دەرەنجام و لەسەر حاڵەت ینی دەست ناخەنە سەر ئەو برینەی کە ئێمە هەمانە. ئێستا مامۆستا ینی بە سترێجی چووە شەڕی ئۆکرانیا و تاڵیبان و هەموو ئەوانەی کرد بەڵام لەسەر دەرئەنجامی ئەوەی کە بۆ نمونە گەنجێک کاریگەرە بە وتاری مامۆستایەکی ئاینی لە قەزایەکە کە کەسێکی تری کوشتووە بە ڕاستەوخۆ قسە لەسەرم بابەتە ناکرێت. ئێمە ئەمڕۆ لە کێشەیین کێشەکەمان ئەوەیە کە گەنجێک لەژێر کاریگەری وتاری مامۆستایەکی ئاینیە کە منەتوام ئەو حەقە بەخۆم بدەم بڵێم کە لەژێر کاریگەری وتاری ئاینیە گەنجێکی تری کوشتووە و لە هەمان کاتا کۆمەڵێکی زۆر لە خەڵک لە کۆمنتا دەستخۆشی لێەکەن لەسەر ئەوەی کە هەستاوە بەم کوشتنە بەم تاوانە. ئێمە ئەمە دەرەنجامی قەزێکەیە لە شوێنێکین کە خەڵکێکی زۆر لەگەڵ کوشتنایە و کەسێک لە بابی کرداریا کەسێکی تری کوشتووە. ئەگەر پێشتر لە ساڵانی کەیە بەڕاستی مەسەلەی تونند و تیژی تەنها کۆمنت و چوزانم وتار و پۆست بوو بێ ئەمڕۆ ئێمە لە کردداری تونند و تیژیان یعنی دەرەنجامێکمان وەرگرتووە کە کەسێک کوژراوە و خەڵکێکی زۆر لەگەڵ ئەم کوشتنیان. پەیامەکەت لەبەری کاتمان زۆر کەم ماوە. پەیامەکەی من ئەوەیە بەڕاستی من پێم ناخۆشە دکتۆر عەبدولەتیف و هەموو ئەوانەشی کە کاریگەریان هەیە دەست بخەنە سەر برینەکە کە ئێمە لە کێشەیین لە کردداری تونوتیژی ئاینیین ناتوانین بە سترێجی بابەتەکان باسکەین بچین بۆ ئۆکرانیا بچین بۆ تاڵیبان بچین نازان بە هەموو جەنگی جانی دۆما بسوڕێنەوە لە بەرچی لەبەرەوەی کە پینەی ئەم بارودۆخە بکەین نەخێر. زۆر سپاس بۆ تۆ دکتۆر ئەحمەد و دکتۆر حوسێن. ئێستاکە ئەوەی لە کۆمنتەکانی بەرنامەکەی پێشوشە هەبوو و لە کۆمنتەکانی ئەم سپەیسەی ئێمەش هەیە و لە کۆمنتەکانی ئەو گرافیکەش هەیە کە لە فەیسبوک دامان ناوە خەڵکێکی زۆر ڕەوایەتی بەم کوشتنەدەن. دکتۆر ئەحمەد تۆ لەگەڵ ئەوەی کەسی هەڵگەڕاوە بکوژرێ یاخود وەکەوەی دکتۆر عەبدولەتیف باسی کرد پێویستە لایەنی دادگا و لایەنی حکومدار بەمە هەڵسێت. بەڵێ طبیعی من پێشتریش باسم کرد ینی ئەمە بەخێراتنی دکتۆر و ئەو بەڕێزانی تریش بکەم کە لە سەرەتاوە لەگەڵمانە نەبوون. بابەتی کوشتنی مرتد بابەتێکە کە هەتا ئێساژ یەکلایی نەبووتەوە من پێم وایە هەتا قیامەتیش ئەم بابەتە هەر یەکلایی نابێتەوە. دکتۆر عەبدولەتیف هەندێک بابەتی باس کرد من بە تەواوەتی لەگەڵیام 100% کە کۆمەڵێک بابەتی قەزاوت تاک ئەنجامی ئەدا نابێ ئێمە خۆمان بخەینە شوێنی قازی و حکم بەسەر خەڵکا بدەین. بەڵام کێشە سەرەکیەکە کە پێویستەکە ئێستا کاک بەشداریش باسی کرد پەنجە بخەینە سەر برینە ئەسڵەکە ئەوەیە کە ئەسڵەن مرتد ئەکوژرێتەوە یان نا. کەسێک ئەگەر لە ڕووی بیر و باوەڕ و ئیعتیقادەوە بیر و باوەڕی گۆڕا
هیچ کاتێک دژایەتی مسلمان و دەوڵەتی ئیسلامی نەکردووە لە ماڵی خۆی دانیشتووە هیچ بەرنامە و پرۆگرامێکی نییە بۆ ئەوەی خەڵکی تر هەڵگەڕێنێتەوە ئەم کەسە ئایا فعلەن ئەکوژرێ بە بڕوای من نەخێر چونکە لە قورئانیشا ئەوە دوو پاتکراوەتەوە کە کەسێک کافرە بێتەوە دوای مسلمانە بێتەوە دوای مسلمانە بێتەوە دوای یعنی ئەو ئاەتە هەیە کە بە 5 قۆناغات تێپەڕە بێ کە دوای فەرمێ لەم یەکونی الله لیهدیه یعنی باسی ئەو بابەتاکە باسی کوشتنی تیانیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ژیانیا خولەفاءەکان لە ژیانیانە هەتا ئەو کاتەی وەفاتیشان کرد تاکە کەسێکیشان لەسەر معتەقەد نەکوشت ئەمە بە بڕوای من ناکوژرێتەوە بەڵام ئەوەی کە هەیە ئێستا بڕێک لە مامۆسای ئاینی توندڕە و یان ئەو کەسانەی کە مزگەوتیان هەیە من پێم وایە دکتۆر عەبدولەتیفیش لەگەڵ ما هاوڕایە بۆ ئەم بابەتە هەندێک لە مەلا کە خۆی ناوناوە بە مەلا یان بانکخوازە یان یعنی مزگەوتی هەیە مینبەرێکی هەیە بەڕاست و بەچەپ تەنانەت مامۆسا ئاینیەکانیش کافرەکە دکتۆر عەبدولەتیف وتی گوێ لەو کەسانە مەگرن تۆ ئەڵەی چی منیشەڵێم بە تاکید نابێت گویان لێ بگیرێ بۆ لەبەرەوەی ئەو بە شێوەیەکی زۆر دوور لە ڕووی بەڕێسان بە سەقەتی لە دین تێگەیشتووە یعنی ئەو بە لنگاوقوچی لە دین تێگەیشتووە ئەوە ئەزانێ هەر کەسێک لە دین هەڵگەڕایەوە ئەبێ بکوژرێ لە ملی بدرێ اینجا تۆ لە هەر شوێنێک بینیت لە کوچە کۆڵانێکی شابینیت ئەبێ لی دەی بیکوژی ئێشتی وا لە دینە بوونی نییە ئەسڵەن ئەگەر یەکێک لە زاناکان قسەیەکی وای کردبێ لە کتوبە فقهیەکانە ئەوە لەسەر خۆی حیسابە نەک لەسەر قورئان و سنت باشە زۆر سپاس ئەمەوێ بچمە لای هودا کۆمنتی ئەو وەرگێنی کات نوێنەر منەمەوێ ئەوە بگەێنم عەفوان منەمەوێ ئەوە بگەێنم گەنجەکانمان ئاوا تێبگەێنین کە ئەم دینە لەگەڵ کوشتنی ئینسانە نییە با هەڵیش گەڕێتەوە مەگەر ئەو ئینسانە لە دوای هەڵگەڕانەوە جایەتی دەوڵەتی ئیسلامی بکە و بچێتە بەرەی کوفرەوە لە شەڕکردن و لە ئەو بابەتانەی ئەوە جیاوازە و حکمێکی جیاوازی هەیە ناکرێ ئێمە هەر کەسێک قسەیەکی بەرز و نزمی کرد کاکە هەموو کەسێ وەکو من لە مزگەوتا پەروەردە نەبووە هەموو کەسێ وەکو من دایک و باوکیشی وای نەبووە بۆ نمونە ڕێنمونی بکە بەرەو دین بەرەو کۆمەڵێ بەهای باڵا ئێمە کۆمەڵە گەنجانێکمانەیە لەوەیە بڕای بە دین نەبێت لەوەیە بڕای بە کۆمەڵێ گفتوگۆی جوانیش نەبێ بەڵام یعنی ناکرێ معقول نییە لایدا لە ڕووی فکریەوە یەکسەر من شمشێرێکی پیادەم بیکوژم زۆر باشە دکتۆر زۆر سپاس مایکەکە ئەدەمە هودا یەکەم ژنە لە سپیسەکە بەشداریەکە فەرمو هودا مایکەکە لای تۆیە کۆمنتی خۆتمان پێ بڵێ باشە من نازانم هودا گوێی لە دەنگم بوو یان نا ئەگەر هودا گوێی لە دەنگم نەبووە سڵاوتان دەبێت باش ئەگەر سڵاوتان دەبێت عەلەیکە سەلام فەرموو سەرەتا ئەمەوێت نیگەرانی خۆم دەرببڕم سەبارەت بە میدیای کوردی بە میدیای بینرا و بیسرا و خوێنراوەوە کە جێگەی نیگەرانیە لە هەر ڕووداوێکە پێش دەسەڵاتی ئەمنی و ئاسایش و دادوەری ئەکەون ئەمە جێگەی نیگەرانیەوە جێگەی پرسیاریشە جارێ هێشتا حەدەسەکە گەرما و گەرمە و هێشتا جارێ هیچ شتێک ڕوون نەبووتەوە جارێ چەندین مانگی ئەوێ وەکو هەموو کەیسەکانی تر ئەوە بۆچی لە دادگایە کەوتون و تۆزیان لەسەر نیشتووە بە خودی خۆشمۆکەیسم هەیە لە دادگایە 5 ساڵە بێ کەوتووە کە دەستیشی لێ نەدراوە بۆچی ئەوە خێرا لیژنەی بۆ ناگیرێت و ڕاگەیاندن قسەی لەسەر ناکا خۆ ئێمەش هەر مرۆڤێکین و هاوڵاتیەکی ئەم کوردستانین دووهەم ئەوە تا هەر لە راپۆرتی خۆتانە ینی ئەوەی کە من پیاگەشتمەوەی کە باوکی ئەم کوڕە ئەڵێ کوڕەکەم 2 ڕۆژ پێش ئەوە ئەم حەدەسەی بەسەرا بێ و بکوژە و توێتی من لە ئێوە زیاتر خوام خۆشەوێت ئێوە میدیایان ئاساییژیان هەر کەسێک کە ئەم حەدەسەی کردووە بە مەوزوعی دین ئێمە ئەمەوێت لێرەوە پێتان بڵێم کورد هەرگیز کێشەی ئاینی نەبووە لە دوای ڕووداوەکانی 11 سێپتەمبەرەوە ئەمریکا و ئەوروپا فۆبیایەکیان دروست کردووە
تیرۆریان خسۆتە بازاڕەوە هەرکیان بوێت دایاپلۆسن هەرکیان بەدڵ نەبێ گروپی بۆ دروستەکان جارێ ئەمە فەزاحەتە ئەمە نازانم ئەمە چۆن ئەتوانرێت بەم ئاسانی لە وڵاتایە تێپەڕێ ڕێزان خان کە کەسێکە لێرەیە کەسی یاساییە زۆر جار گوێ لە بابەتەکانی گرم زۆر بە ویژدانەوە قسە ئەکات ئەویش بۆ خۆی جۆرێک لە نیگەرانی خۆی دەرە بڕێت ئێمە فەراغی ئەمنیمان هەیە نەک کێشەی دینی ئێمە دەیان ئاین و نەتەوە قەوم و قەبیلەی ترمان هەیە لە کوردستانە چەنە ساڵ بەیەکەوە ئەژین و هیچ کێشەیەکشمان نەبووە بۆی نابێت زۆر سپاس دەکەم ڕێزانخانەوە بزانمەوێ وەڵامی کۆمنتەکەی تۆ باتەوە لەسەر ئەوەی کە میدیا و ئاسایشێکە ئاسایش دانپێدانانی تاوان تۆمەتبارەکەی وەرگرتووە دانپێدانانی بەڕێزم ببوورە باقسەکەم تەواوکەم دواتریش ئەویش قسەی خۆی بکا بە ئاساییە ئەمە کەسێک کاریگەر ئەبێت یان هەر شتێ هۆکارێک بووە و مافی ئەو نییە بڕوات بە ناوی دینەوە خۆی بکە بە نوێنەری دین ئەمە لێرە دەسەڵاتمان هەیە دەسەڵاتەکەش ئەگەر چی دەسەڵاتێکی ئەلمانی بێ بەڵام بەشی ئەوەی تیا هەیە تۆ بڕۆی سکاڵاتەوە ماکەی لە کەسێک بڵێ ئەمیان کرد ببوورە تێنەگەشتم وتم دکتۆر عەبدولەتیف و دکتۆر ئەحمەدیش باسی هەمان ئەو خاڵەی تۆیان کرد کە پێویست ناکە کەسێک بچێت خۆی بکاتە نوێنەر زۆر سپاس دەکەم ڕێزان خان فەرموو قسەت هەیە هەم لەسەر کۆمنتەکانی هودا و هەم خۆت کۆمنت سڵاوتان لێبێنەوە وەڵا قسەم نییە لەسەر کۆمنت دەستەکانی خۆش بێ هوداخان ئیترە و ڕای خۆیەتی و بە دەقیقیش ڕای خۆی و دەستی خۆش بێ بەڵام من بە شوەیەکی گشتی باس لەواکەم هەر یەکێک لەو مامۆستایانەی کە لێرەن دەستیان خۆش بێ زۆر جوان قسەیان کرد یعنی فعلانەوەی کە ئێستا من ئەمەوێ قسە بکەم ئەوەیە بەڵام خۆزگام تەنها لە جێگەیەکی وا بەو شێوەیە قسەیان ناکرد بە واقع کاتێک کە منبەر یەتە بەردەمیان و خەڵکەکان خەڵکە فەقیر و داما و هەژارەکەی کە لە بەردەمیانە ئەو کاتە لەویایە بەو شێوەیە قسەیان کردایە ئەو کاتە لەویا کە چۆن ئەکەونە ڕۆحی ژن و کچ و کوڕە هەموو ئەو بابەتانە ئێمە هەمومان من سەد جاری تر ئەڵێمەوە ئێمە کۆمەڵگەیەکی مسلمانین زۆرینەی مسلمانە هەر کەسێ دین خۆی ئازادیە من لەگەڵ خوای خۆما تۆزە پێش ئێستا من لە ڕووداو بووم لەگەڵ خوای خۆما قسە ئەەکەم من نوێژ ئەەکەم بۆ خوای خۆم نە بۆ هیچ مامۆستایەکی ئاینی کەم نە بۆ هیچ دینێکی بۆ کەسێک یەکەم بە پێچانەوە من لەگەڵ خوای خۆم و ڕۆحی خۆم و ئیرادەی خۆمە بۆ ئەو دینە بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە لێرەیان باسی بکەین خۆی مامۆستا ئاینانێک کە ئەگەر مامۆستا ئاینیانە ئەوانەی هەندێکیان زۆر دەورێکی جوانیان هەیە لە کۆمەلگا بە پێچوانەوە ئێمەی ژن زۆر جار ئەوەندە پاڵپشتی ئێمە بوون لە کێشەکانە تەسەور ناکەیت یعنی ئەوە لەبەرەوەی ئێمە کۆمەلگایەکی مسلمانین خەڵکە فەقیر و هەژارەکە هەمووی پشتی ڕووی دەمی لەوانە خەڵکە ئاسایەکە ڕووی دەمی لەوانە بەڵام هەندێکی تریان بە پێچوانە قسەکەن بەڵام ئەمەش هەر دیسانەوە خەتای ئەوان نییە لەبەرەوەی ئەم حیزبە سیاسیانەی ئێمە ئەوەندەی هەستاون ئەوانیان ئیستیغلال کردووە بە شێوەیەکی تر ئەمانە لایەکیان سەلەفی ئیستیغلالەکا بۆ خۆی لایەکیان طرفێکی تر ئیستیغلالەکا بۆ خۆی هەتا لە وەختی انتخاباتە ئیستیفادەیان لێ بکە هەتا خەڵک بیر لە گەندەڵەکانیان نەکاتەوە ئەینا گەنجێک کە ئێستا خوا ئەپەرستێ یانە پەرستێ بەڕاستی نە ئیشی منە نە ئیشی هیچ مسلمانێکی ترە نە هیچ مامۆستایەکی ئاینیە لەبەرەوەی ئەساسەن دینەکە لە بەردەمی هەمومانایە خوای گەورە پێی وتوین ئێمە بەم شێوەیە بڕن بە ڕێگامان بەهەشتە ڕێگامان جەهەنمە تەسەور مەکە گەنجێکی وەکو خواناس نەزانێکە دین چییە و چۆن پەروەردەیەکا و چی ناکە هەموو ئەوانە ئەزانە هەر خێزانەکەی هەر باوکیم بینی لە بەردەمی مەکتەبەیە کادانیشتووە ئەکیدم ئەوە ماڵەکەی خۆیەتی کەواتەمە لە خێزانێکی ڕۆشنبیر خێزانێکی ئاسایی لەبەرەوە ئەمانەی کە ئێستا ئێمە لە کاتی حادیسەکانە باسیەکەین بە تایبەتی ئەم کەسانێک کە ئێستا هەر لێرەشان ڕێزێکی زۆر تەمەنا ئەەکەم بە واقعی کە لەگەڵ خەڵکەکانی تران ئابە و شێوەی و بۆ زمانە قسە بکەن چونکە ئێمە کۆمەڵگەیەکی زۆر باشە ڕێزان خان وڵای من لێرەوە یەک پرسیارێکم بۆ کاکداناش دروست بوو وەکو کۆمەڵناس دواتر دکتۆر حوسێنیش هەر وەڵامی ئەوم باتەوە هەر بەڕاستی ئەوەی کە ئێستا لێر باسمان کرد گفتوگۆیەکی زۆر ئاشتیانەیە کەسێکی زۆر ئاشتیانەیە هەر بەڕاستی توانیمانە ئەم کەشە
ئەم کەشە کە مامۆستایانی بەڕێزی ئاینی لێرن توانیمانە ئەمە بکەینە نوێنەرایەتی ئیسلام لە ناو کۆمەڵگەیە ئاینی ئیسلامی یاخودەر ئاینێکی کە بتوانێت بەم شێوەیە فراهەمی بکە. کاکدانا پێم خۆشەوە کۆمنتم لەسەرەوە بیت. وڵا کاک بڕوە لە ڕاستیە ئەو کەشێک کە ئێستا لەم گفتوگوی هەیە کەشێکی بەڕاستی میانڕەوانە و دیموکراسیانە و کەشێکی کراوەیە ئەگەر دەرەنجامەکانی بە هەمان زۆر بێ لە ڕاستیە بێگومان ڕووداومای کە داتە هەمووتان بۆ قسەی خۆتان بە مەبەست ئەگەر دەرەنجامەکانی قسەکانمان 2000 تیژی بەرامبەر بە هەر هیچ لە ئێمە نەکرێ ئەوە بەڕاستی گفتوگویەکی نمونەیە بەس ئەم پێم خۆش و بەڕاستی تێگەیشتنی کەمێ واقعیتر سەبارەت بە قسەکانی دکتۆر حسێن و دکتۆر عەبدولەتیف بڵێم لە ڕاستیە ئەم پێم وایە هەردووکیان کەمێ ئایدیاڵیانە لە پرسەکەیان لە ڕوانی و تێگەیشتنێکی زۆر نمونەیان هەبوو لە ڕاستیە کاک حوسێن لە بەرۆی ئەم پێم وایە ئاگاداری وردە کلتور و شێوازی ژیان و لایفستایلی ئێستای هەرێمی کوردستان نییە بۆیە لە هەندێک لە واقعانەی کە ئێستا هەیە بەڕاستی لە پێشاوی نەگرت لە ڕاستیە ئێستا هەرێمی کوردستان کۆمەڵگایەکی تاکایی نییە کۆمەڵگایەکی فرەئینە کۆمەڵگایەکی فرە کلتورە کۆمەڵگایەکی فرەنەتەوەیە واتە لە یەک لە حەزەیە یەک کۆمەڵە دین کۆمەڵە نەتەوەی جیاواز کۆمەڵی ناسنامەی جیاوازی تیا ئەژێ لە ڕاستیە سەبارەت بەوەی کە ئەڵێ ئەم پێم سەیدا سەتا ئەوەندەی خەڵکی کوردستان ملحیدە لە ڕاستیە بە توێژنەوەی زانستی و بە پێی ئامار دەرکەوتووە 2.9 خەڵکی هەرێمی کوردستان ئیلتیزاماتی و پاپەندی و پەیوەستی ئاینی نییە باشە بێزگەلەوەی کەمە خەڵکی یەزیدی و کاکەی ئەوانەشمان هەیە لە ڕاستی اینجا ئەم پێم بەڕاستی پێشم ناخۆش بوو کە دکتۆر حوسێن توندوتیژی بەرامبەر بە هەندێک لەو ڕێسمانە نوان کە بەڕاستی لە ئاینی ئیسلامە هەیە بەنمونە مەسلەی قوربانی ئەوانە هەندێک ڕێڕسمی ئاینین کە ئەمە لە ناو زەردەشتەکانش هەندێک ڕێڕسمی تایبەت هەیە لە ناو کاکەیەکان و مەسیحیەکان و یەزیدیەکان و ئاینەکانی توشە لە ڕاستیە هەیە ئەم پێم وایە ئەوە تێگەشتنی کەمێ کێشەدارە ئەبێ زۆر وریابین لەوەی کە نەبینە سەرچاوی بەرهەمێنانی توندوتیژی چونکە بەشی لەو کەسانەی کە لە ڕاستیە دوازار ئەبنە کەسێکی ملحید و کەسێک دابڕاو لە ئاین هێشتا لە لاشعوریانایە ئێمە جیهازێکمانەیە پێودرێن نەست بە بەردەوامی خەریکی بەرهەمهێنانەوەی ئەو وێنە زەینیە کە لە منداڵیەوە ئینسانێکی پێ تەنشەی ئیجتیماعی کراوە ئینسانێکی پێ بە کۆمەڵاتی کراوە ئێمە وتمان کەناڵەکانی بە کۆمەڵاتی کردنی ئینسان فەرمی هەیە نافەرمی هەیە مزگەوت خێزان و قوتابخانە یەکێک هەرێک لەوانە بەشێکن لە پەروەردەکردن و بڵێن پێگەیاندنی ئینسان سەبارەت بە قسەکانی دکتۆر عەبدولەتیف بەڕاستی بەداخەوەم کاک زۆر پێ وایە کاکدانایەکەمە کورتی کەی تۆ سپاس دەکەم لەبەر ئاخر دێرمە دکتۆر پێی وایە کە لە ڕاستیە ئاینی ئیسلام توندوتیژی بەرهەم نەهێناوە لە ڕاستیە پێمان خۆش بیاننا پیاوانی ئاینی چ لە کوردستان و چ لە دەروی کوردستان و چ پیاوانی ئاینی ئیسلام نیان ئاینەکانتر بن بە بەردەوامی بەرهەمێنەری توندوتیژی بوونە بەڵام بە ئاست و بە قەبارەی جیاواز ئەگە واقعی بین لە ڕاستیە لە کوردستانە ئەمن دەیان جار گفتوگۆ ینی گفتوگۆی پڕتوندوتیژی دکتۆر عەبدولەتیف و کۆمەڵی مەلای ترێ بینم لە ڕاستیە لەوەی کە فڵان کەس خۆی کوشتووە یان کوژراوە شەهید یان شەهید نییە لە ڕاستیە یان لەسەر هەندی عەقیدە و هەندێک بیرکردنەوەی ئاینیش لە ڕاستیە کە جیاوازی زۆر هەیە بۆ دکتۆر عەبدولەتیف فەڵێ کە ئاینی ئیسلام لەو ئاینانەیە کە مرتەد ناکوژێ بەڵام من بۆ خۆم گوێم لە پیاوی ئاینی بووە کە ئاڵێ هەر کەسە مرتەد بوو پێویستە بکوژرێ لە ڕاستیە و ئەو ناڵێ حکومەت پێویستە ئەمە بکە یان ئەم ڕێکاری قانونی بگرێتە بەر سەبارەت بۆ کەسانە کاکتۆر ڕێنماییمانەکە لەوەی کە گوێ لەوانە ڕانەگرین کاکتۆر سەدەی 21 سەدەی تەکنەلۆژیایە تەکنەلۆژیا تەڵەیەکە یان سۆشیال میدیا زیگمۆند بابمەند گوتنی تەڵەیەکە کە ئێمە هەمومان بمانەیە یان نەمانەیە بەو تەڵەوەی ئابین ئێستا و فەزای هەندە کراوەتەوە بۆنمە داخڵبوون بەم گروپە فەزای کراوەیە بۆی هەموو ئەگەرە کراوەیە لەوەی کە
ئێمە تووشی ئەو تەڵەیە بین بۆیە ئەم پێم وایە ئەوە پێڵێن ڕێنماییەکی تەندروست نییە. ئەگەر تەندروستت لەوە ئەوەیە بڵین پێویستە حکوومەتی هەرێم سیستەمی پەروەردەی کوردستان وا ڕابێنێ کە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی فرعینە، فرەنەتەوەیە، فرە نازنامەیە، فرە تێگەیشتنە. باشە یاساکانمان بەو ئاراستەیە ببین و پیاوانی ئاینیمان ئاخرستە کاک بڕوا پیاوانی ئاینیمان چ ئیسلام بێت، چ مەسیحی بێت، چ کاکەیی بێت، چ یەزیدی بێ، هەر هەمویان وا ڕابێنین کە لە ڕاستیە ئەم کۆمەلگایە پێمان خۆش بیاننا کۆمەلگایەکی فرە کلتورە. زۆر سپاسان دەکەم. دکتۆر حوسێن بەڕێستان جوابیا و دوو برادرە بەمەوەیەکی کاکداناوەیەکی دکتۆر عەبدولەتیف. باش دکتۆر عەبدولەتیف فەرموویان کە من وتومە ئیسلام تونند و تیژ و ئەمانە نا من ئەوم نەبمەسمەوە نەبوو. من ئەڵێم ئیسلام یا هەر ئاینێکی دێر پریتێ لە کۆمەڵە دەق، ئەم دەقانە کۆن نووسراون بەپێی ئەم سەردەمە دێن خوێندنەوەیان بۆکەن. هەر خوێندنەوەی دەقێک کە تۆ بکا بە تونند و تیژ، بتکا بە زاڵم، بتکا بە کەسێک کە مافی ئەوانی تر بخۆی، مافی ژیان لەوانی تر بسێنیتەوە، ئەم دەقە بە کەلک نایە، ئەم خوێندنەوە بە کەلک نایە، دەقەکە ناڵێت ئەم خوێندنەوە لەو دەقە بە کەلکی ئەمڕۆ نایە. و هەر بۆکو خودی ئەو کەسێک کە ئەو دەقە بەکارهێنێ ئەگەر ئیمانی بەو دەقە هەبێ، ئەگەر بڵێن تەبعاً ئەو دەقە ئەو خوێندنەوە لەو ئاینە بەو شێوازە بە کەلکی ئەو کەسە نایە. ئەمە شتەکەم ئەگەر تۆ ئەو هەموو ئەم شتانە بۆ خزمەتی مرۆڤە، بۆ ئاسایشی مرۆڤە، هەمووی مرۆڤ خۆی دایهێناوە. ڕاستە تۆڵی کە باوەڕ دوایە کە لە ئەمە لە ئاسمانەوە هاتوۆتە خوارەوە، بەڵام تاوەکو لە عەرزیشا مرۆڤەکە خۆی قبوڵی نەکامت جێگیر نابێ. ئەمە هەمویان دەستکەوتی مرۆڤایەتین. باسی ئاینی بوزی کرا، ئێمە زانین بەپێی دەقەکانی ئاینی بوزی ئاینێکی یەکجار موسالیمە، بەڵام تماشاکەی ڕا لەگەڵتم هەر ئەو ئاینە موسالیمە خوێندنەوەی لەو ئاینە موسالیمە تماشاکە لە برما تاوان بە دژی مسلمانەکانە خوڵقێنێ، خوێندنەوەکانە تا کارە ساتە خوڵقێنێ، وەک خوێندنەوەکانیش بەپێی بەرژەوەندی سیاسی و ئەم جۆرشتانە دێتە ئاراوە. باسی قوربانی کرد کاکدانا، ئەو قتێ باشێکی ترش لێرە بڵێن پێش ئەوە بچمە ئەو مۆزوعە. ئێمە تەنها ئاینمان نییە، ئاین بەشێکە لە معریفی مرۆڤایەتی. مرۆڤایەتی چەند جۆر معریفەی هەیە، معریفەی زانستی هەیە، معریفەی ئاینی هەیە، معریفەی فەلسەفی هەیە. ئاین بەشێکە لە معریفەکەی، بەڵام یەکێک لە گرنگترین شتەکان کە مرۆڤایەتی تازە پێگەیشتووە ئازادی ڕادەربرینە. تۆ ئەبێ ئەمە تر شتێکی جێگیرە، جارنامەی مافەکانی مرۆڤە و تەنانەت زۆربەی هەرە زۆری ئەوانیش کە ئایندارن و ئیسلامین و ئەمانە پشتە بەسن بەو شتەکە من مافم هەیە قسە بکەم. ئازادی ڕادەربرین و ئەکەی بەشێکی ڕەخنەگرتنە لە ئاین، بەخشێکی ڕەخنەگرتنە لە هەڵس و کەوتی ئاینی دروستەکەی بڵین، ئەمە مافی هەموو تاکێک و هەموو کەسێکە. ئەمە لەم جهتەوە تم با ئەوە نەڕوە. ئەوەی کاکە دانا کە فەرمی من ڕەخنەم لە قوربانی گرتووە، نا من ڕەخنەم لە قوربانی نەگرتووە، من باسی ئەو فەرمانڕەواییم کرد ئەمڕۆ لە کوردستانی عێراق هەیە. شۆڕژێرەکانی کۆن نەماون برادران، سێ کوچکە هەن، سێ کوچکەی دەرەبەگەکانن کە هەنێکیان ئەولاوی هینەکانی کۆنن، شۆڕژێرەکانی کۆن کە هەمویان پیر بوون لە پێکەوتون و نەماون، ئەولاوەکانیانن یان خزمەکانیانن، ئەمە لە حیزبەکانان. ئەمە من سیفەتی دەرەبەجیانێمە چونکە سیفەتی حکومڕانیان نییە بەڕاستی، هەر وەکو دەرەبەکانی کۆنن کیان بوێیکەن، ئەمە ئەو دەرەبەگانە. و یەکی ئەو سەرمایەداران تازە هەڵقۆڵیوانن کە پارەیان بۆ پەیاکەن و شتێکەن بۆ شتێ خۆیان خۆن و دار و دەوەنیم کوردستانیان تاڵان کردووە، وێرانیان کردووە، ژینگەکەیان تێکگاوە، ئەخلاقیان نەهێشتوێنی زۆر جا چونکە دزی بووە بە شتێکی ئاسایی، دزی لە ئاستی گەورە، لە ئاستی بچووکە نا، لە ئاستی گەورە بووە بە شتێکی ئاسایی. وەختێکە تۆ بە ملیارد لێتە دزێ بە چاوی خۆتی بینی، ئەدزرێ بە چاوی خۆتی بینی کێوێکە خوڕێ لەبەر چاوتە، ئیتر دزی بچووک لەلات بێمانە بێ. یعنی ئەم لەو جیهەتەوە ئاڵێم. و یەکێ وتم لە جەژنی قوربانە دێنن بە کاکە دیژی قوربانی نیم، هەمومان گۆشتخۆرین، کێ لە جەژنی قوربانە گۆشتم بێنیم مەمنونیم، بەڵام ئەو شێوە گۆشتە کە هەڵیێنەوە ئەو دەرەبەگانەوە ئەو سەرمایەدارانە هەڵیێنەوە کۆمەڵی مەڵا بۆیانە شەرعێنن کە سەرچاوی پارەکەی کەس نازانێ لەکوێوە دێ. ئەمەیە مەزوعەکەی من. وتم ئەم سیانەن فەزای کۆمەڵایەتی ئێمە
ليش لێرە مەبەستم لە مەلا تێک هەڵە نەکەن مەبەستم ئەو مەلایانە نین کە بەردەوام لە مجتەمەی ئێمە هەبوون پێشنوێژی مزگەوتن ئینسانێکن لە خەبەکانی خەڵکا هەن بێژمەژی بۆ خەڵکەکەن نەسیحەتی خەڵکەکەن مارەیەکە بڕن چزانم ئەم ئەوانە نییە مەبەستم سیستەمێکە سیستەمێکی ئاینیە ئەم سیستەمە ئاینیە چەکداری خۆبەخشی هەیە خەڵکە کوژێ دەستگای هینی هەیە ینی بڵێن سەرچاوی دارایی هەیە کە بەشێکی زۆری سەرچاوەکانی هەرم دەرەبگانم بۆ پیانەدەن بەشێکیشی معلوم نییە لەکوێوەدی بەسم ئەوەیە و بەشێک لە حکومڕانی بەشێکیش لە حکومڕانی بەڕ حزبی هەیە حزبی هەیە حزبیان چەند حزبی ئیسلامیمان هەیە ئەمانە دەستگای دینەکەن نەک مەلایەکی کە لە هەر لە کۆڵەوە لە کۆمەڵگەی ئێمە من هەر مەلایەکی من لەبەری هەڵس ئەوە نییە هەر مەلایەن هەرچی من لەبەری هەڵس ئەمە شتێکە لە هینە کولتوری من ناچەسپاوە ئەزم پەیوەندی بە هیچ شتێکەوە نییە ینی ئەم ئەمەسم ئەو هینە بوو کە وتم باڕوونی کەمەوە نەڕوە زۆر سپاسانەکە من قسەم نەماوە زۆر سپاس دکتۆر یەک کۆمنتێکە دەمە هەڵۆ پاشان کۆمنتی کۆتایە دەمە میوانەکان و زۆر سپاسان دەکەم سپاس بۆ بەشداریتان ئەگەر پرسیارێکی گرنگتان هێتوانن لە کۆمنت بینوسن هەڵۆ مایکەکە دەمە تۆ ئەگەر پرسیار و کۆمنتە هەیە پێمان بڵێ پاشان ئەسمەوە لای میوانەکانی دیکەم شەوتان باش بەڕێزان ڕاستیکی من زۆربەی ئەو پرسیارانی هەبوو ئەو قسانەی برادران قسەیانە سەری کرد دکتۆر عەبدوڵەتیف و ئەو بەڕێزانە قسەیانە سەری کرد من نامێ پرسیارەکان دووبارەکەمە یان قسەکان دووبارەکەمەوە لەسەر ئەمان بابەت دووبارە پێداچوونەوەی بکەم بەڵام من ئەپرسم ئاخو ئەو گەنجە سەرڕۆیانە توندڕەوانە چێ جلەویانەگرێت لە داهاتووە کە لە کۆمنتی ئەو پەیجانەی ئەم ئێوارەی هەر مرۆڤ تووشی شۆکە بێت ئەم هەموو کارگەیە ئەمە چی ئەم هەموو خەڵکی بەرهەمێناوە کە سەدا ینی ڕێژەیەکی یەکجار زۆر هەروشەی تۆپاندنی بەکارهێناوە ئەمە چیە ئەم بیرکردنەوەی ئەمە پێکەوەژیان لە کوردستانە خاتە ژێر پرسیارە کاک ینی ئینسان بیر و ڕای ئازاد و ئەم شتانە لە وڵاتی ئێمە پرسیارێکی گەورەی لەسەر دروست بووە ئایا ئێمە بەڕاستی لە کۆمەڵگەی کاژین مرۆڤ ئیتر ئەتوانی بە ئازادانە بیر و ڕاکانی خۆی دەرببڕێت دواتر هەر لەناو خودی ئیسلامیەکانە لەناو خودی سەلەفیەکان و ئیسلامی میانڕەوەکانی دیکەش دەیان بیر و ڕای جیاواز هەیە چێ جلەوی ئەو گەنجان ناگرێت ئەو علمانەکان خۆیان دابەش بوونە بەس من پرسیار لەو مامۆستا ئاینیە بەڕێزاناکەم چێ جلەوی ئەم گەنجان ناگرێت بۆچی ئەوان تەکفیری ئەم کردەوانە ناکەن بۆ بە ئاشکرا ناڵن کاکە نابی خەڵک لەسەر بیر و ڕا ئەگەر ئەم دینە ئەوەنە پتەوە ئەوەنە بەهێزە ئەوەنە بناغەیەکی جوانی هەیە ئەو دینداری جاران کە لە حجرە هەبوو ئەو دینداری جاران لە ئەو تێگەیشتنە بەرامبەر بە کەسانی جیاواز هەبوو بە بیرروڕای جیاواز هەبوو بۆچی ئێستا نەماوە ئایا دەستێوەردانی ئەقلیمی هەیە ئایا لە دەرەوەی ئەم سنوورانەوە خەڵکانێکەکەن یانەوێ دینداری لە وڵاتی ئێمە بشێوێنن بەڕاستی من هەر ئەو پرسیارەمە بوو ئایا چێ باشە زۆر سپاس دەکەم ڕەنگە دکتۆر ئەحمەد باشترین کەس بن وەڵامیەوەمان بنەوە دکتۆر لەتیف وڵی کاک من عفۆن پێشەوەی بشتە لای دکتۆر عەبدوڵەتیف یەک کۆمنتی زۆر بچووکم لەسەر قسەکانی ئەو بەڕێزە هەیە حەزەکەم ئەوە چاکەمەوە کە تەکفیر جنێو نییە من بە کەسێک بڵێم کافر ئیتر ئەوەنە ئاو بێتە سەر دڵما و بڵێم ئەوە جنێوم پێدا نا تەکفیرکردن ئەوە جاران تازە داعش هاتی بۆ ئەم وڵاتەوە ئیتر ئەوە نییە کۆمەڵێک لە ئاتایسەکان ئەهاتنە یاوت مامۆسایانی ئاینی بۆچی داعش تەکفیر ناکەن آخر ئەوە تا ئەوە ئێمەیان کوشت و ئێمەیان بڕی بابە تەکفیر مستەلەحێکی شەرعیە بۆ جاکردنەوەی موسڵمانە لە غەیرە موسڵمان ئەوە یعنی کەسێک کە موسڵمان نییە بێ باوەڕە ئەوە پەیوەندی بەوە نییە کە جنێوی پێ بدە یا جنێوی پێ نەدە یان یعنی هەندێک کەس وازانێ ئەگەر کەسێکت تەکفیر کرد ئیتر تۆ برتە ئەو پەڕی ئەسفەل السافلین یان ئەم بابەتێکی علمیە
هیچ پەیوەندی بەوە نییە کە کەسەکە چەندێک تاوانی کرد من بچم تەکفیری کەم ئەوە ئەسڵەن هەڵەیەکی زۆر گەورەیە. ئێستا ئێمە بۆ ئەوە کۆبووینەتەوە کە ئەگەر کەسێک هەڵەیەکی کرد من یەکسەر بچم تەکفیری کەم حکمی کوفری بەسەرادا بدەم. داوای لەبوورنەکەم سوپاستانەکەم. زۆر باشە دکتۆر ئەحمەد، دواتر بۆ کۆمنت دێمە وڵات. دکتۆر عەبدولەتیف لەسەر پرسیارەکەی کاکەڵۆ ئێوە هەڵبەتە ڕەنگە پێشتریش ئەوەتان کردبێ، بەڵام ئەوەی کە پێشم پرسیارش باسم لێ کرد ئەم گفتوگۆ زۆر هادئەی کە لێرە هەیە ئێمە توانین بیبینین ئەم هەفتەیە کە وتاری هەینی هاتەوە لە مزگەوتەکەی بەڕێستا ئەو وتارە ببینین گوێمان لێی ببێ. باشە من نازانم دکتۆر عەبدولەتیف گوێی لە منەیان نا. والله کاکە ئێستا دەنگت گەڕایەوە دەنگت پچرا بوو و ئەو کاکە هەڵۆش چێ نازانم هیچ کەلیمەیەکیم لێ نەویستۆ من. باشە کاکەمە پرسیارەکەی ئەوە بوو کە من ئەتوانم بۆ دووبارەکەمەوە پرسیارەکەی ئەو بوو ئەم گەنجانە کە ئێستاکە و چاودێری کۆمەڵێک لە کۆمنتەکانی کردووە زۆرتون ڕەوانە هاتوون وەک لە کاتێکا ئێوە ئەم پەیامە هادئانەی کە لەم سپەیسەی ڕوودا و باسیەکەن ئێمە ئەتوانین لە بەلایانی کەمەوە لە وتاری هەینی داهاتووی هەردوو بەڕێستانە تۆ و دکتۆر ئەحمەد لەسەر بینبەرەکانتانەوە بە خەڵکە ئەو خەڵکانەی کە شوێنکەوتوی ئیسلام و سەردانی مزگەوتەکەیەوە کەن هەمان پەیامیان بە هەمان شێوە بنێ. بەڵێ وڵا براکەم ئەو پەیامەی کە ئێستاوتم پەیامێکی تازە نییە کە من تەنها لە جومعەی داهاتوودا باسی بکەم. بە درێژایی وتارەکان و گفتوگۆکان و محازەرە و لقاءاتی تەلەڤیزیۆنی و بەردەوام الحەمدلله داکۆچیمان لەسەرەوە کردوتەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا یعنی حەماسەت و عاتیفەی گەنج ئەگەر بێت و بە علم و زانستی شریعەت ضەبط نەکرێت کارەسات دەخڵقێنێ. جا کە دەڵێم حەماسەت و عاتیفەی گەنج جا ئەو گەنجە ئیلتیزامی بەدینەوە هەبێ یا بە علمانیەتەوە هەیبێ یا بە بوزایەتیەوە بە یەزیدیەوە گەنج خۆی لە خۆیدا خوێنگەرمە عاتیفە و سۆزێکی هەیە جا کە شت بە هەڵە حاڵی بوو کاری هەڵەش دەکات. ئەمما لە ئیسلامدا ئەرچی سەرشانی مامۆستایانی ئاینی ئەوەیە کە ئەو عاتیفە و سۆز و حەماسەتەی هەیە ببەسترێتەوە بە بەڵگەی شەرعیەوە بۆ ئەوەی لە جیاتی تێکدەر بێ بیناکار بێ لە جیاتی ڕوخێنەر بێ دروستکار بێ لە جیاتی فیتنە و ئاژاوە بنێتەوە ئاشتی و پێکەوە ژیان دروستکە ئینشاءالله. ئەمە ئەرچی سەرشانی هەموو مامۆستایەکی ئاینیەوە هەموو کەسێکی ژیر و عاقڵ الحەمدلله کە دەبێ ئەوە بکرێ بە ئیزنی خوای گەورە وە کراویشە و بەردەوامین. بەڵام چەند بێچەقەڵ نابێ لە هەموو کۆمەلگایەکدا کەسانێک هەن کە بەهۆی نەزانینەوە بەهۆی حەماسەتیانەوە کە دوور لە زانستی شەرعی هەنگاوی هەڵە دەنێن. من دەمەوێت لە کۆتاییدا ئەوە بڵێم یعنی هەر بەڕێزێک کە بەسەبەبی ئەوەی خۆی وەکو پێویست لە دینەکەش ئاشنا نەبووە و شارەزای نییە ئێستا تۆمەت بداتە پاڵ ئیسلام ئەوە بە هەڵەداچووی برای بەڕێزم خوشتی بەڕێزم مۆزوعەکە وا نییە. بەڵێ کەسانێک بە ناوی ئیسلامەوە زۆر کارەسات دروست دەکەن کە تیرۆریستیە توندڕەوێتیە بەڵام پێش هەموو کەسێک کە قوربانی دابێ بەدەست ئەو کەسانەوە ئیسلام و مسلمانانن. بۆ نمونە داعش دروست بوون ئایا داعش چوو دکتۆر ئەو پرسنەی لە چەمچەماڵ هەبوو توانین بڵێن تیرۆریستیە؟ کاکە قسەکەم تاواکەم جارێ داعش دروست بوو چوو ڕوبەڕووی ئیسرائیل بێتەوە نەخێر ڕوبەڕووی ئەمریکا بێتەوە نەخێر ڕوبەڕووی بریتانیا بێتەوە نەخێر ڕوبەڕووی هیچ وڵاتێکی کافر نەبووتەوە هاتن ڕوبەڕووی مسلمان بوونەوە. داعش چی کوشت؟ تەنها مسلمانی کوشت. بۆیە ناڵین وەڵا تیرۆر زەرەرەکەی بۆ غەیرە مسلمانە ئەوانەی کە بە ناوی دینەوە دەست دەکەن بێ تیرۆر و توندڕەوێتی یەکەم کەسێک کە بەدەستیانەوە دەناڵێنێ مسلمانانن و ئیسلام ناشیرن دەکەن. بۆیە ناکرێ ئێمە بین ئیسلام تۆمەتبارکەین بە تاوان و هەڵەی کەسانێکەوە کە ئیسلام بەریە لێیان. بڵێ زۆر باشەکە پرسیارەکەی پێشترم ئەوەیان بوو کە ئەتوانین بەو کردەوەی کە لە چەمچەماڵ هەبوو بڵین تیرۆریستیە. کاکە بەخوا من کاکە برای خۆم دوێنێ شەو بە یەکەوە بەرنامەمان هەبوو وایە
جا من بڕوام لە دوای نوێژی بەیانیەوە ببوورە لە دوای نوێژی بەیانیەوە من لە مەتارێکەوە بۆ مەتارێک تاوەکو گەیشتومەتە مەکە و عمرم کردو ئێستا هاتوومەتەوە ئەم بەشەی ئەخیرم ئاگالێ نە ئاگام لە کوشتنی کەسە نە ئاگام لە ڕووداوە هیچم ئاگالی نیە بخوا تۆزێکە گەیشتوم بەس ئێستا کە نامەت بۆ ناردم داوەتت کردم بۆ ئەمە هاتمە ناو بابەتەکەەوە جۆبیستی هەندێک قسە بووم دەنا ئاگام لە هیچی نییە لە شەرعیشدا الحكم على الشيء فرع عن تصوره ئینسان تاوەکو تەسەووری لەسەر شتێک تەواو نەبێت ناتوانێت حکمی هیچ بدا یەکێ لەو خوشکە بەڕێزانەی کە مداخلەیەکی جوانی کرد وتی با لە ڕاگەیاندنەوە پەلە نەکەین شتەکان یەکلاکەینەوە دەبێت قەزا و محکەمە یەکلای کاتەوە من ئەگەم لە هیچی نییە هیچ بنەماکانی و ئەبعادەکانی هیچی نازانم بۆی ناتوانم لێرە بم بە دادوەر بەسەر بابەتەکەەوە زۆر باشە دکتۆر خوا قبوڵی کە عمرەکە و زۆر سپاسەکەی کە لەگەڵمان بووی دکتۆر ئەحمەدۆ کۆمنتی کۆتاییم بەرێ وەڵام من سپاسانەکەم ئەوەی ویستم وتم دەستی هەموو لایەک خۆش بێ من هیوادارم لایەک لە پەروەردە بکرێتەوە لە مناڵیەوە لە هەرزەکاریەوە دەست بکرێتەوە یان جۆری پەروەردەکردن ئەپدەیت بکرێتەوە چونکە من پێم وایە خەلەل لە پەروەردەکردنە هەیە خەلەل لە گەورەکردن نییە ئێمە ئێستا ئەوەنەی هەوڵی گەورەکردنی مناڵە دەین هەوڵی پەروەردەکردنی نادەین چونکە پەروەردەکردن پرۆسەیەکی زۆر زۆر گەورەیە تەنانەت پەروەردەی ئاینیش پێویستەکە بدرێتە کەسانی مختص ینی کەسی پسپۆری خۆی پەروەردەی ئاینی بکات تەنانەت لە مزگەوتەکانیشا دکتۆر عەبدولەتیف جوانی باس کرد ینی هەموو کەسێک بایی ئەوە نییە بکرێ بەمەلا هەموو کەسێک هی ئەوە نییە مێزەرێ بخرێتە سەری ویاڵە مزگەوتێکی بدەرێ لە پێناوی حزبەکەی خۆتا لە پێناوی بەرژەوەندیەکەی خۆتا ئێمە لەم وڵاتەیە کاکە من کەسی واناسم لەم هەرێمی کوردستانەیە وەڵڵا مەلایە ئاسایشە مەلایە کاری پۆلیسەکە ینی مزگەوتیان پێیداوە کۆمەڵێک کەسەکە ناسم کە ئەسڵەن کاری خۆی نییە مؤهل نییە بۆ ئەوەی کە قل هو الله بخوێنێ فاتحایە بخوێنێ یەک مێزەریان کردوتە سەری و خستویانەتە سەر منبەرێک و بە کەیفی خۆی قسە ئەکا و بە کەیفی خۆی تەکفیرەکە بزۆ بڕۆ تەماشای ئەو کەسانە بکە کە توندڕەون توند ئاژون کۆمەڵێ خیتابی کەراهیەتیان هەیە بزانە بەڵێ بەس سەیری ڕەچەڵەکی خوێندنیان بکە ڕەچەڵەکی علمی و زانستیان بکە لە چۆ هاتووە نە مامۆستایان دیارە نە حوجرەیان دیارە نە شەهادەیان دیارە هەر لە وەکو شتێک هەر هەڵتۆقیون و لە ناو کۆمەڵگەی ئێمە بە هەموو شتێ نامون بە هەموو شتێ بە سیاست بە کۆمەڵایەتی بە تەندروستی بە هەمووی نامۆیە بەڕاستی زۆر باشە زۆر سپاس بۆ هەمووتان سپاس بۆ میوانەکانم سپاس بۆ هەمووانەی کە گوێیان گرت داوای لێبوردن لەوانەیەکەین کە نەمانتوانی وەرتانگرین لەبەرەوەی کاتەکەمان کەمە داواکاریەوەش زۆر بوو بەڵام کۆمنتەکانتان لە بەشی کۆمنت بنووسن پرسیارەکانتان بۆ سپەیسەکانی داهاتوش پێمان بڵێن ئەتوانین لەوێ گفتوگۆی زیاترمان هەبێ من بڕواکیانیم زۆر سپاس بۆیەوە شەوێکی خۆشتان هەبێ سپاس بۆ هەموو لایەک